رەبان دانیشتنەکەمان بە ناوی گەلی کوردستانەوە دەست پێکەینەوە. خولی چوارەمی هەڵبژاردن ساڵی دووەم دانیشتنی ژمارە 2 کۆبوونەوەی ژمارە 2 ڕۆژی دانیشتن 16 نۆی 2015 بەرنامەی کار بە پێی حکومەکانی بەرگەیەکی مادەی 20 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان عێراق ژمارە 1 بەردەوامە بین لەسەر بەرگەی یەکەم لە بەرنامەی کار کە بریتیە لە گفتوگۆکردن لەسەر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن لیژنەی کاتی بۆ پێداچوونەوەی پەیڕەوی ناوخۆ ئامادەکراوە بە پێی بڕیاری ژمارە 26 ساڵی 2014 و بەرگەی 8 لە مادەی 56می یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە و پاڵپشت بە مادەی 94 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراوە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان تکایە پابند بن بەو پرەنسیپانەی کە خسمانە دەنگدانەوە بۆ مناقەشەکردنی پەیڕەوی ناوخۆ بە تایبەتی ئەوەی کە پەیوەندیدارە بە نقطەی نظامی. ئێوە ئازادن لە ماوەی 2 خولەکدا لە کاتی مناقەشەکردنی مادەکانە ڕاو بیرۆچوونی خۆتان دەربڕن، بەڵام دوایەوەی دەرگای گفتوگۆ داخرا لیژنە هەندێک ڕوونکردنەوە ئەدەنەوەی کە پێویستی بە ڕوونکردنەوە بێ، بەڵام ڕاکانی ئێوە دوای سیاغاکرێتەوە ئەخرێتە دەنگدانەوە. ئەو ڕوونکردنەوەی لیژنە پەیوەندی بەوە نییە کە ڕاکانی ئێوە بە نەزەری ئاعتیبار وەرنەگیرێ، بەڵکو ڕوونکردنەوەیە بۆ ئەوەی لە کاتی دەنگدانە ڕەچاوی بکەن و بزان بۆچی ئەو لیژنەیە ئەو ڕایانەی پەسەند کردووە. و داواش لە لیژنەی پەیوەندیدارەکەین کە لە ڕوونکردنەوەکانیانە سەرنجی ئەوە بدەن کە ڕای ئەندامانی پەرلەمانیش بە نەزەری ئاعتیبار وەرەگیرێ، دوایی سیاغا ئەکرێتەوە ئەخرێتە بەردەستان لە دانیشتنێکی ترا دەنگی لەسەر درێ. بۆیە ئێوە دەرفەتی ئەوەتان هەیە لە ناو فراکسیۆنەکانی خۆتانەوە لە نێوان فراکسیۆنە جیاوازەکانیش پێش دەنگدان لەسەر هەر بڕگە و مادەیەک گفتوگۆ بکەن و لە دانیشتنی داهاتووترا تەنها دەنگدانی لەسەرەکەین. ئێستا ئەو مادەی کە خوێنرایەوە و دوای گفتوگۆ کرا پێشنیارەکانتان هەندێکی ڕەچاو کراوە و هەندێکی ئەخرێتە دەنگەوە بە بەڕێزان لە سەرۆکایەتی و ئەندامانی لیژنەی کاتی پەیڕە و بفەرمون بۆ خوێندنەوەیان و بۆ ئەوەی بیخێنە دەنگدانەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو ئەو میکانیزمەی دەنگمان لەسەردا ئێستا ئێمە لەگەڵ هاوڕێیان لە لیژنەی پەیڕە و هەڵساین بە سیاغەکردنەوەی ڕێیەکانی ئێوە ئەوەی هەردێرە کە گوتمان تەواو پێمان وەرگرتووە، ئەوەی تر ئەوەی دووڕایە دەیخینە دەنگدان سەبارەت بە ئەو پێشنیازەی کە لە سەرەتای مادەی یەک بنووسرێ مەبەست لەم زاراوانەی خوارەوە ئەومانەیە کە بەرامبەریان هاتووە بۆ مەبەستی ئەم پەیڕەوە ئەوەمان زیاد کردووە، واتە سەرەتای مادەکە بەم شێوە دەست پێ دەکا مەبەست لەم زاراوانەی خوارەوە ئەومانایە کە بەرامبەریان هاتووە بۆ مەبەستی ئەم پەیڕەوە. هەرێم وەکو خۆی مایەوە چونکە هیچ ملاحەزەی لەسەر نەبوو، پەرلەمان وەکو خۆی هیچ ملاحەزەی لەسەر نەبوو. سەرۆکی پەرلەمان کوردستان داش عێراقی لۆ زیاد کرا، داش عێراق لەسەر پێشنیاری ئەندامانی بەڕێزی پەرلەمان، دەستەی سەرۆکایەتی وەکو خۆی مایەوە، دەستەی گشتی لەسەر پێشنیاری ئەندامانی پەرلەمان گۆڕا پێک دێت لە دەستەی سەرۆکایەتی و سەرۆکی فراکسیۆنەکان، لە جیاتی سەرۆکایەتی پەرلەمان ئەبیتە دەستەی سەرۆکایەتی. ئەندام تەنها ئەنووسرێ ئەندامی پەرلەمان چونکە پێشتر پەرلەمان پێناسەکراوە. دانیشتن وەکو خۆی دەمێنیتەوە هیچ ملاحەزەی لەسەر نەبوو، خولی پەرلەمان وەکو خۆی دەمێنیتەوە هیچ ملاحەزەی لەسەر نەبوو، پەیڕە وەکو خۆی دەمێنێتەوە. سەرۆک وەزیران تەنها سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داش عێراقێکی بۆ زیاد دەکرێت، ئەندامانی ئەنجومەنی وەزیران وەکو خۆی دەمێنێتەوە. سەبارەت بەو پێشنیازەش کە پێناسەی دیکە ئیزافە بکەین، ئێمە ئەوە دەخینە بەردەمی ئێوە مەسەلەی فراکسیۆنە وەرزی یاسادانانە لە هەر مادەیەک ئێمە لەگەڵ ئەندامانی لێژنەوە اتفاقمان کرد لە هەر شوێنێک هەر مادەیەک زانیمان زاراوەیەک پێویستی بە پێناسێک کە مادەکە پەسەند دەکەین دەڵێن لە پێناسەش دادەندرێت. سەبارەت بە پرۆژە یاسا و پرۆژەی پێشنیازی یاسا بەکو دووڕە سیاغەمان کردوتەوە. ڕای یەکەم وەکو خۆی کە لە پرۆژەی ئامادەکراوی پەیڕەوی ناوخۆی پەرلەماندا هاتووە، ڕای دووەم بەم شێوەیە. پرۆژە یاسا و بڕیار
پرۆژە یاسای ئەو پرۆژەی ئەو یاسا و بڕیارانەیە کە لەلایەن دە ئەندامی پەرلەمان یان دەسەڵاتی جێبەجێکردن یان دەسەڵاتی دادوەری بە مەبەستی دەرچواندن ئاراستەی پەرلەمان دەکرێن. بەڵام ئەگەر ئەوەش هەر شێوازێک بێ ئێمە مانایەوە نیە لەو لای فلتەرەکان دانانین، یعنی هەمومان متفقین دەبێت فلتەر هەر هەبێت، بەڵام ئەو دووڕایە هەیە، ئەو دووڕایە داوا لە بەڕێ سەرۆکی پەرلەمان دەکەین بیخاتە دەنگدان، ئەوەی تریش هەموو ئەو ڕایانەی کە ئێوە گوتان پێمان وەرگرت و جێمان کردوەوە وەکو ئەوەی کە خستمانە ڕوو. باشە سپاس بۆیەوە. ئێستا ئەوە خینە دەنگەوە کە پێناسەی پێشنیازی یاسا و بڕیار بمێنێ یان نا. طبعا ئەگەر پێشنیازی یاسا و بڕیار بمێنێ ئەوە بەو شێوەیە کە لە پەیڕەوەکەی هاتووە، ئەگەر نەمێنێ ئەوە پێشنیازی پرۆژە یاسا و بڕیار دەمجەکرێ لەگەڵ پرۆژە یاسا. بۆیە ئێستا ئەوە خینە دەنگەوە کە پێشنیازی یاسا و بڕیار بەو شێوەیە کە لە پرۆژەکە لە بەردەستانایە بمێنێتەوە یان نا. کێ لەگەڵێتی بمێنێتەوە؟ بیست و هەشت کەس لەگەڵێتی. کێ دژێتی؟ چل و دوو کەس دژێتی کەواتە پەسەند نەکرا. ئێستا کۆی مادەکە بە یەکەوە بخوێننەوە بۆی بیخێنە دەنگەوە. مەبەست لەم زاراوانەی خوارەوە ئەو مانایە کە بەرامبەریان هاتووە بۆ مەبەستی ئەم پەیڕەوە. هەرێمی کوردستان عێراق، پەرلەمانی کوردستان عێراق، سەرۆکی پەرلەمانی کوردستان داش عێراق، دەستەی سەرۆکایەتی پەرلەمان، دەستەی گشتی پێک دێت لە دەستەی سەرۆکایەتی و سەرۆکی فراکسیۆنەکان، ئەندامی پەرلەمان، دانیشتن کۆی گشتی ئەو کۆبوونەوەیانەیە کە لە ڕۆژێک دەبەسترێن، خولی پەرلەمان، ماوەی ویلایەتی پەرلەمان، پەیڕەوی ناوخۆی پەرلەمان، سەرۆک وەزیران، سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان داش عێراق، ئەندامانی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆک وەزیران و وەزیرەکان دەگرێتەوە. کەواتە وای لێدێ پرۆژەی یاسا و بڕیار، پرۆژەی ئەو یاسا و بڕیارانەیە کە لەلایەن دە ئەندامی پەمان یان دەسەڵاتی جێبەجێکردن یان دەسەڵاتی دادوەری بە مەبەستی دەرچواندن ئاراستەی پەرلەمان دەکرێن. کێ لەگەڵێتی بەو شێوەیە کە خوێنرایەوە؟ چل و شەش کەس لەگەڵێتی. کێ دژێتی؟ بیست و یەک کەس دژێتی کەواتە پەسەند کرا. ئەچینە سەر مادەی دوو لە بەشی دووەم. فەرمون بیخوێننەوە. مادەی دوو بەشی دووەم. مادەی دوو پێکاتە و کۆبوونەوەی پەرلەمان. 1. پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە. پیادەی ئەو دەسەڵاتانە دەکات کە لەم پەیڕە و لەم یاسا کارپێکراوە پەیوەندیدارەکاندا ئاماژەیان پێک دراوە. 2. پەرلەمان پێک دێت لە 111 ئەندام بە پێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەڵدەبژێردرێن نوێنەرایەتی سەرجەم پێکاتەکانی گەلی کوردستان داش عێراق دەکەن. بەڕێزان کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەبانای خۆی بنووسێ کە ئێستا قسەی خۆتان بکەن، دوایی لە دوای داخستنی بەڵێ دەرفەت دەدەم بە جەنابەت. بەڵێ
سەرۆکی پەرلەمان دەبێ هەموو بەشەکە بخوێندرێتەوە اینجا مادە گفتوگۆی لەسەر دەکەین. باشە فەرموو کاتێ ئێستا بەش بە بەشە خوێنرێتەوە اینجا دواییش مادە بە مادە خوێنرێتەوە. مادەی سێ پەرلەمان دانیشتنی یەکەمی خۆی لەسەر بانگێشتی سەرۆکی هەرێمی کوردستان لە ماوەی 10 ڕۆژ لە ڕێکەوتی پەسەندکردنی ئەنجامە کۆتاییەکانی هەڵبژاردن دەبەستێت. لە کاتی ئاراستەنەکردنی بانگێشتنامەکە پەرلەمان بە شێوەیەکی خۆڕسکانە لە کاتژمێر 12 نیوەڕۆ ڕۆژی دوای ماوەی ئاماژە پێدراو کۆ دەبێتەوە. مادەی 4 دانیشتن لە هەولێر دەبێت و دەکرێت لەسەر داوای دەستە یان دە ئەندام و بە ڕەزامەندی زۆرینەی ڕەها هەر شوێنێکی دی بێت. مادەی 5 1 دانیشتن بە ئامادەبوونی زۆرینەی ڕەهای ئەندامانی یاسایی دەبێت. یاسا و بڕیارەکان بە زۆرینەی سادە پەسەند دەکرێن جگە لەو یاسا و بڕیارانەی کە پێویستی بە زۆرینەی تایبەت هەیە. لە کاتی یەکسانبوونی دەنگەکاندا ئەو لایەی دەنگی سەرۆکی لەگەڵدایە بە زۆرینە ئەژمار دەکرێت. 2 ئەگەر ڕێژەی یاسایی تەواو نەبوو سەرۆککردنەوەی دانیشتنەکە بۆ ماوەی کاتژمێرێک دوا دەخات. ئەگەر ڕێژەکە هەر دەستەبەر نەبوو دانیشتنەکە بۆ کاتێکی دی دوا دەخرێت. 3 ئامادەبوونی ڕێژەی یاسایی مەرجە بۆ دروستی دەنگدان بەڵام کار ناکاتە سەر بەردەوامی کۆبوونەوەکە. مادەی 6 خولی پەرلەمان 4 ساڵە لە یەکەم دانیشتنی دەست پێ دەکات و بە کۆتایی هاتنی دوایین دانیشتنی لە ساڵی 4ەمدا کۆتایی دێت. مادەی 7 لەسەر بڕگەی یەکەمی ئەو مادەیە دوو ڕاهەیە. ڕای یەکەم لە ساڵێکدا پەرلەمان دوو وەرزی گرێدانی هەیە. یەکەمیان لە سەرەتای مانگی ئادار دەست پێ دەکات تا کۆتایی مانگی حوزەیران. دووەمیان لە سەرەتای ئەیلول دەست پێ دەکات تا کۆتایی کانونی یەکەم. ڕای دووەم پەرلەمان لە ساڵێکدا سێ وەرزی گرێدانی دەبێت. یەکەمیان لە سەرەتای مانگی کانونی یەکەم دەست پێ دەکات و تا کۆتایی مانگی شوبات بەردەوام دەبێت. دووەمیان لە سەرەتای مانگی نیسان دەست پێ دەکات و تا کۆتایی مانگی حوزەیران بەردەوام دەبێت. سێمیان لە سەرەتای مانگی ئاب دەست پێ دەکات و تا کۆتایی مانگی تشرینی یەکەم بەردەوام دەبێت. 2 لە نێوان دوو وەرزی یاساداناندا پەرلەمانتاران و لیژنەکان لە جێبەجێکردنی ئەرکەکانیاندا بەردەوام دەبن. 3 ئەو وەرزەی گفتوگۆی بودجەی هەرێمی تیادا دەکرێت هەتا پەسەندکردنی بودجە کۆتایی نایەت. 4 پەرلەمان بۆی هەیە لەسەر داوای سەرۆکی هەرێم یان سەرۆکی پەرلەمان یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران یا 25 لە ئەندامان بە دەنگی زۆرینەی ڕەهای ئەندامەکانی ماوەی گرێدانی هەر یەک لە دوو وەرزەکە بۆ ماوەیە کە لە 30 ڕۆژ زیاتر نەبێت درێژ بکاتەوە. ئەویش بە تەواوکردنی ئەو ئەرکانەی کە پێویست بووە وەرزەکەیان بۆ درێژ بکرێتەوە. مادەی 8 سەرۆکاتی پەرلەمان یالانی کەم سێیەکی ژمارەی ئەندامان بۆیان هەیە بانگێشتی کۆبوونەوەیەکی نەئاسایی بکەن. کۆبوونەوەکەش تەنیا بۆ تێڕوانینی ئەو بابەتانە دەبێت کە لە بانگێشتەکەدا دیاری کراون. 2 سەرۆکی پەرلەمان لە کاتی پێویستدا لەسەر داوای سەرۆکی هەرێم یان سەرۆکی ئەنجومەنی وەزیران بانگێشتی کۆبوونەوەیەکی نەئاسایی دەکات. مادەی 9 یەکەم لەسەر ئەم بڕگەیە دوو ڕاهەیە. ڕای یەکەم دانیشتنەکانی پەرلەمان بە ئاشکرا دەبن و دەشێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەخش بکرێن. ڕای دووەم دانیشتنەکانی پەرلەمان بە ئاشکرا دەبن. دووەم دەکرێت دانیشتنەکانی پەرلەمان لەسەر داوای سەرۆک یان سەرۆکی هەرێم یان سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان یەک لەسەر چواری ئەندامان بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان نهێنی بن. زۆر سپاس. ئێستا مادەی دووش بخوێننەوە تکایە جارێکی تر بۆی بخوێنە گفتوگۆ. مادەی 2 1 پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە پیادەی ئەو دەسەڵاتانە دەکات کە لەم پەیڕەوە و لە یاسا کارپێکراوەکان و یاسا کارپێکراوە پەیوەنددارەکاندا ئاماژەیان پێدراوە. 2 پەرلەمان پێک دێت لە 111 ئەندام بە پێی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەڵدەبژێڕێن نوێنەرایەتی سەرجەم پێکاتەکانی گەلی کوردستان داش عێراق دەکەن. بەڵێ فەرموون ناوەکانی خۆتان بنووسن. بەڕێز سکرتێری پەرلەمان.
بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەندام پەرلەمانە بە ڕێزانە گفتوگۆی مادەی 2 دەکەن بێگەر دڵشاد قادر وەتمان شام و شەیخۆ شوان شێخ ئەحمەد ئەبوبەکر عومەر بەهار عەبدوڕەحمان بەهزاد دەروێش عومەر عنایەت عادل عەزیز محمود عومەر شێرکۆ جەودەت عەباس غەزالی سرود سەلیم ڤەمان فەیسەڵ یڕوانت نیسان خاتو بێگەر دڵشاد فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر خاڵی یەکەم تێبینیەکەم هەیە کە پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە و مەرجەعی یاسایی سیاسی چارەنووسازی خەڵکی کوردستانە. ئەنجا پیادەی ئەو دەسەڵاتانە دەکات کە لە پەیڕەوە یاساکار پێکراوە پەیوەندیدارەکاندا ئاماژەیان پێکراوە. پێشنیار دەکەم ئەوەی بۆ زیاد بکرێ و پێشنیار دەکەم خاڵی سێەم بۆ مادەی دووەم زیاد بکرێ لە کاتی یەکلایی بوونەوەی چارەنووسی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بە یاسا یاخود بە ئەمری واقع ژمارەیەک کورسی لە پەرلەمانی کوردستان دیاری دەکرێت بۆ ئەو ناوچانە دواتر لە ماوەی 1 ساڵدا بە هەڵبژاردننی تەواوکاریان بۆ ئەنجام دەدرێت. باشە سپاس. بەڕێز کاک شام و شێخۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر بۆ ژمارە کورسیە حالی حاضر ڕاستە 111 بەس بۆ ئایندە ئەگەر هاتوو دەڤرێن دابڕاندی ڤەگەریان یانژی ئەم وەکو پێکاتێکی کوردە نێزدی مە پرۆژێک پێشنیار کردە بۆ کۆتەکە هێزدە پاشی ئەستیدامێ ناکە دەلگەلوی عەدەدێ سەقف کردی یا عەدەد نەی سەقف کردی بە احتیمالە سبەی قابلی زێدەبوونەیە. باشە سپاس. بەڕێز کاک ئەبوبەکر عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من کاتی خۆی لە ناو لیژنەکەش ڕەئەموا بوو نازانم ئەم پێوەری 111 ئەندامە لە چیەوە هاتووە ینی بۆ هەرێمێکی 4 ملیۆن کەسی ئەگەر لە هەموو دنیادا ڕێژەی ئەندام پەرلەمان لەسەر بنەمای ژماری دانیشتوان دەستنیشانەکرێت لەبەرەوە من بەش بە حاڵی خۆم پێم وایە پەرلەمانی کوردستان 75 بۆ 80 کەس 80 نەفەر بێت 111 زۆرە و ساڵ بە ساڵیش بەڕاستی بۆتە بارگرانێکی گەورە بۆ خەڵکی کوردستان لەبەرەوە داوای کەمکردنەوەکەم بۆ ئەو ڕێژەیە. سپاس. بەڕێز دکتۆر سرود سەلیم. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم هات نەگوتن زۆر سپاس. باشە سپاس. بەڕێز خاتوبار عەبدوڕەحمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 2 خاڵی یەکەم کە پەرلەمان وەکو وێنایە کراوە کە دیارە لە ڕوانگەی ئەو هەموو ئەرکانەی هەیە تۆ دیاری ئەەکەیت جگە لە دەسەڵاتی یاسادان و چاوداریکردە مەهامێکی تری هەیە کە نوێنەرایەتی هاوڵاتیانە بۆیە من پێشنیارەکەم بوترێت پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردن و نوێنەرایەتی هاوڵاتیانە. لە مادەی 2 خاڵی دووەم ئەو 111 دیارە ڕێژەی پەرلەمانتاران ئەو ئالێتانەی کە بۆی دیاری ئەکرێت وەکو عرفی متەبع لە زۆرینەی وڵاتانە بەپێی ڕێژەی دانیشتوانە. ڕێژەی دانیشتوان گۆڕانکاری بەسەرایە بۆیە ئەو 111 بە ڕێژە دیاری بکرێت نەک بە ڕقم بە ژمارە. لە مادەی 5 خاڵی 1 کە مادەی 5 نەچوونێتە سەری تەنها مادەی 2 وترا هەموو مادەکان نانە بەس مادەی 2 بەس مادەی 2. باشە سپاس. بەڕێز کاک قادر وەتمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی بڕگەی 1 پێشنیار دەکەم کە بڕیاردان لەسەر پرسە چارەنووسازەکانی بۆ ئیزافە بکرێ ئەگەر لیژنەیش بەڕێزیش پیان وابێکەوە دەسەڵاتەکانی پەرلەمان لە مادەی 56 یاسای هەڵبژاردن داهات بن ئەمە ئەوانی کەش یاسادانان و چاودێریکردنەکە شاتون وە پشگیری لە ڕاکەی بێگەرخان دەکەم بۆ زیادکردنی ئەو بڕگەیە ڕاستە دیاریکردنی ژمارەی کورسیەکان پێویستە لە یاسای هەڵبژاردنەکان دابێ بەڵام لەبەر گرنگی ناوچە کوردستانیەکان لە ئاماژەی پێ بدرێ بە پێویستی دەزانم وە لە هەما کاتدا لە بری ئاماژەی پێدراوە بنووسێ هاتووە وە زۆر سپاس ئەوەی بڕگەی یەکەم. باش سپاس. بەڕێز کاک بەهزاد دەروێش. بەڕێز سەرۆکی پەرلەمانی پێشنیارێت کەمیان دەبێت خاڵایەکێ دامادەی 2 ئەن خاڵا 2 ئاماژە پێ بکرێت پێ باشە بێژنی پەرلەمان پێک دێت لە 12 ئەندام بە پێ یاسا هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان هەڵدەبژێرن نینەرێن ڕاستەقینەی هاوڵاتیانە
بێتە ئیزافەکردن پاشان نوێنەری سەرجەم پێک هاتەکەن بەرچێ چونکە پێشان ئەم بێژین ئەوە مغلقە بوو لستێ داخراوە بوون کە نیف vekirîne ji berên der nûnerê rasteqîney hewlatiyan bête îzafekirin spas. باشە سپاس بەڕێز کاک گێوانەتی نیسان برای سەرۆکی پەرلەمانی ئەس تێیدا کاک شێخشام وتیام ئەو مقتەرەحەیدا یا دوێژی ئەفساد نینارە ساڵانۆتۆیکێ دانایە و ئەکید نوکە نسبە سوکانی زێدا بوو ما هەر سەر 111 بێت ئەس نەرگەل هەندێمە کێم ئەس گەل هەندێمە زێدات کە دا پتر ڕایی تێدا هەبن و سوپاس ئەخرجێمان نابێتەوە لە هۆڵەکە گرزیەکەین باشە سپاس بەڕێز کاک عومەر عنایەت بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە بڕگەی یەک لە مادەی 2 پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و چاودێریکردنە لە هەرێمدا وشەی هەرێم لەوە زیاد بکرێت بۆ مادەی بڕگەی 2 لە مادەی 2 من پێم باشە بەم شێوەیە بێ ژمارەی ئەندامانی پەرلەمان بە پێی ژمارەی دانیشتوان و لە یاسای هەڵبژاردننی پەرلەماندا دیاری دەکرێت یعنی ژمارەکە لا ببرێ لەبەرەوەی قابلی کەم و زۆرە و من لەگەڵ ئەوەم کەم بکرێتەوە سپاس باشە سپاس بەڕێز کاک عەباس غەزالی بەڕێز سەرۆکی پارلەمان پشتگیری ڕێی شێخ شەمۆی دەکەم و لەگەر لە خاڵی دوایمیشدا لەگەر ڕێی کاک ئەبوبەکر هەلەدنیدا ڕاستە ئەمرێکی واقعی لێرەدا ئەمڕۆکەی مە 111دان پارلمانین بەڵام لە هەموو شوێنێک بە ڕێژەی نسبەتی دانیشتوان ئەندام بۆ پارلمان لە ناو نوخبەیەکی کەمیش ڕێی باشتر و گونجاوتر و ئاسانتریش لێتەدان لەگەر ڕێزم باش سپاس کاک عادل عەزیز بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من وڵا لەلایەن خات و بێگەر تاڵەبانی و کاک عومەر و کاک ئەبوبەکر نیۆکراسۆ سپاس زۆر سپاس بەڕێز کاک بەمان فەیسەڵ بەڕێز سەرۆکی پەرلەمانی دیارە ئەو ڕێژەیە و تێتن دایناندنێک و دێ بەشداریەت پەرلەمانی داکەن گۆڕ یاسا کا تایبەتێک و ئەوژی یاسا هەڵبژارتنایە جا ئەو ڕێژە چەند بتن یان ئەو عادەتە کورسیەک بێت یان 10 یان 111 کورسی بن کێشەنینە تنێن بدوێتن سەرنجاخواوی شێوەی بدەم دیارکردنە و ژیاوە وەکو ئەندامێکی پەرلەمانی vê خاڵێ زێدات زانم یانجی پرسیار دکەم علەت هەبینا vê خاڵێدا پەیرەوی ناوخۆدا چ دایە سپاس باشە سپاس بەڕێز کاک مەحموود حاجی عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 2 بڕگەی یەکەم بەڕای من ئەوە دابڕێژێتەوە پەرلەمان باڵاترین دەسەڵاتی یاسادانان و چاودێریکردنە و چاودێریکردن بە دوواداچوونە نقطە پەرلەمان ئەو دەسەڵاتانە پیادە دەکات کە لەم پەیڕەوی ناوخۆ لە یاسا کارپێکراوەکاندا ئاماژەیان پێکراوە بڕگەی دووەم بەڕای من تەئیدی قسەکانی کاگەبۆگر و کاعومەرەکەم بەڵام دەکرێت بە پێی ڕێژەی ژمارەی دانیشتوان ئەم ڕێژەیە زیاد یا کەم بکرێت یاخود نرخی کورسی دیاری بکرێت بەڵێ باشە سپاس بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری لە قسەکانی کاک بەهزاد و خوشکە بەهارەکەم سەبارەت بە مەسەلەی نوێنەرایەتی کە گرنگە لە خاڵیەکەمە بەڕوونی دیار بێ هەروەها پشتگیری لە ڕاکەی مامۆستا هەڵەدنیەکەم سەبارەت بە کەمکردنەوەکە بە پێی مەعایری نێودەوڵەتی نسبەتی کورسی دیاری بکرێ و کەم بکرێتەوە و هەروەها پشتگیری لە ڕای خوشکە بێگەر دەکەم سەبارەت بە بۆ ناوچە دابڕێنراوەکان یعنی لەم بڕگەیە لێرەیە شتێک دیاری بکرێ بۆ ئەوان بۆی کە بە هەر شێوەیەک بێ ئامادەیان هەبێت لە پەرلەمان سپاس سپاس بەڕێز دکتۆر شێرکۆ حەمە ئەمین بەڕێز سەرۆکی پەرلەمان من قسەکان کرا تەنها پشتیوانی یەکەم لە بێگەرخان کاک ئەبوبەکر هەڵەدنی و کاک شێرکۆ جەودەت و کاک عومەر و کاک مەحموود و کاک عەباس غەزالیش سپاس باشە دەستخۆش سپاس هیچ سەرنج و تێبینیەکتان هەیە بە ڕێزان لە سەرۆکایەتی و ئەندامانی لیژنە فەرموو دکتۆر فرست بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باشە پێشەوەی وەڵامی ئەوەی ڕوونکردنەوە بدەین سەرنجێکی عام بدەم ئێمە دوێنێ لە کۆبوونەوەی لیژنەی پێڕەویش قسەمان کرد و لە کۆبوونەوەی فراکسیۆنەکانیش قسەمان کرد باسی ئەومان کرد ئێمە لەم پێڕەوە کۆمەڵێک خطوتی ئەساسیماندانایە بەیەکەوەش دامان ناوە و ئەوەی لەم پێڕەوە نووسراوە بەیەکەوە نووسیومانە
ئەگەر بڕیار بووە یەک ڕێی جیاواز هەبای لێرە نووسرایە ڕای دووەم ڕای یەکەم بەڵام کاتێک کە بینە ناو هۆڵ یعنی هەر لە ناو خۆمان بەڕێز ئەندامانی لیژنە ببینە دوو ڕێی و سێ ڕێی بەڕاستی من بۆ من ئەوە سەیرە یعنی من نەمزانیوە ئێمە پێکەوە نووسیومانە پێکەوە پەسەندمان کردووە بەم شێوەیە مناقەشەی پەیڕەو ناکرێت چونکە ئەم پرۆژەی هەمومانە و بڕیاریشماندا خطوتی ئەساسی ئەم پەیڕەوە بەیەکەوە بڕۆینین بۆیە هیوادارم بەلایەنی کەم لەم کارە بەیەکەوە بڕۆین هەتا ئاخیری و پابەندیش بین بەوەی کە کردومانە ئەوە خاڵی یەکەم لە سەبارەت بەو تێبینیانە تقریبا لە یەکتر نزیک بوون بە تێڕوانینی من ئێمە جارێ من پێم وایە ئەگەر بڕیار بێت ئەو هەموو تەفاسیلەی بدرێتێەوە ئەو هەموو لەلایەک مەرجعی سیاسی و نوێنەری ڕاستەقینەوە ئەسڵەن ئێمە بۆ ئەوە نەمان نووسیوە ئەو پرسە ئەسڵەن پرسی پەیڕەو نییە بۆیە دەکرێت بڵێن ئەگەر هەموو ئەو تەفاسیلێ فەرمون لە قانونی هەڵبژاردن یا لە قانونی پەرلەمان لە دەسەڵاتەکانی پەرلەمان جێکەن و ئەو مادەیە لێرە بە هەڵگرین چونکە ئەو مادەیە تەنها بۆ ئەوە دانرا لە ڕووی پەیڕەویەوە ئەم پەرلەمانە ئیشی چاودێریکردن و تەشریعدانانە تەواو ئیشێکی اختصاصی خۆمان نووسیوە ئەگە بچێ سەر پرسی سیاسی و بابەتی دیکە پێم وایە شوێنی پەیڕەو نییە مطلقاً ناکرێت لە ناو پەیڕەو ئەو بابەتە سیاسیانە بینێ لە ناو پەیڕەو سەبارەت بە مەسەلەی ژمارەی ئەندامانی پەرلەمان دیسان من بخۆم لەگەڵ ئەو ڕام دەکرێت ژمارەکە دیاری نەکەین بڵێن بەپێی وەکو ئەوەی کە لە یاسای هەڵبژاردن دیاری کراوە جا یاسای هەڵبژاردن چۆنی دیاری کرد ئەم پشگیری ئەو تێڕوانینە دەکەین تقریبا ئەوانی تر هەمووی ئەوە بوو وەکو باسم کرد ئەگەر بریارە ئەو سیاغە نوێیانە بێن بە تەسەوری من بە هەرمادەکە بە کاملی مادەی دوو هەڵبگرین ئەگینا تەنها ئەرکی چاودێریکردن و یاسادارانی کە ئێمە چونکە لە چوارچێ پەیڕەو قسە دەکەین و ئەوەیش کە لەناو ئەو پەیڕەوە هەیە باسی چاودێریکردن و یاساداران و کاری پەرلەمانیە و سوپاس باشە سوپاس بەڕێز دکتۆرە بەهار بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە ئەم مادەیەمان لە ژێر ئەو ناونیشانی ئەو بەشای هێناوە کە باز لە پێکهاتە و کۆبوونەوەی پەرلەمانەکە ئەم مادەی دووە بیزات باز لە پێکهاتەی پەرلەمانەکە بۆیە لەبەرەوە کورسی زیاد بکرێ یا کەم بکرێ لەگەڵ وەرگرتن بە نەزەری ئەعتیبار هەموو ڕایەکان بەڵام ئیشی پەیڕەوی ناوخۆ نییە یعنی زیادکردن و کەمکردنی کورسی ئەوە ئیشی یاسای هەڵبژاردنە دەبێت لە یاسای هەڵبژاردنە ڕێک بخرێ ئێمە وتمانە پێکهاتەی پەرلەمان ئێستا حاڵی حاضر لە 111 ئەندام پێکهاتووە هەر کاتی ئەم پێکهاتەیە بەپێی یاسای هەڵبژاردن گۆڕا ئێمە پەیڕەوی ئەبێ بۆ تعدیل بکەین سەبارەت بە نوێنەرایەتیکردنیش ئەگەر سێ بکەن لە بڕگەی دووەما هاتووە ئەڵێ پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی سەرجەم پێکاتەکانی گەلی کوردستانی عێراق دەکەن بۆیە لە بڕگەی ئەوی ترانە هاتووە باقی ئەوانی تر بەڕێز دکتۆر فسەد ئیشارەتی پێدا باشە سپاس بەڕێز خاتوو گەشەدارە بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵای سەبارەت بەوەی کە پەرلەمان مەرجعی بڕیارە قانونی و سیاسیەکانیشە من پێم وایە خۆی لە خۆیان وایە ئەنجا تۆ ئێستا بێ لە پێناسەکەشە باسی بکەی کارێکی زۆر ئاساییە بۆ نمونە ئێمە سەرۆکی هەرێم پێشنیاری ئەوەی بۆ کردین کە ئێمە هێز بنێرین بۆ کۆبانێ ئایا ئەمە ڕاستە بڕیارێکی قانونی بوو لە پەرلەمان بەڵام بڕیاری سیاسیش بوو کاتە مەرجعی بڕیاردانی یاسایی و سیاسیش پەرلەمانی کوردستانە بۆ خەڵکی کوردستان ئەگە لە پێناسەکە بکرێ کارێکی باشترە بێ و سەبارەت بە دانانی ئەو ڕێژەیە بۆ ناوچە کوردستانیەکان ئەگە بە ڕێژەش دیاری نەکەین وەکوی خاتوو بێگەروتی دوای یەکلابوونەوەی ئەو پرسە دوای یەکلابوونەوەی چارەنووسی ناوچە دابڕێنراوەکان ئەکرێ ئێمە بڵێین ژمارەیە کورسی دیاری دەکرێت یعنی لێرە باز لەوە بکەین کە ژمارەیە کورسی دیاری دەکرێت دوای یەکلابوونەوەی ئەو ناوچە دابڕێنراوانە باشە سپاس ڕوونکردنەوەی تر نییە کەواتە چینە سەر مادەی سێ مادەی سێ بخێنەوە بۆ بیخێنە گفتوگۆ
مادەی سێ پەرلەمان دانیشتنی یەکەمی خۆی لەسەر بانگێشتی سەرۆکی هەرێمی کوردستان لە ماوەی 10 ڕۆژ لە ڕێکەوتی پەسەندکردنی ئەنجامە کۆتاییەکانی هەڵبژاردن دەبەستێت لە کاتی ئاراستەکردنی بانگێشتنامەکە پەرلەمان بە شێوەیەکی خۆڕسکانە لە کاتژمێر 12 نیوەڕۆی ڕۆژی دوای ماوەی ئاماژە پێکرا و کۆ دەبێتەوە. کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە؟ دکتۆر سروود سەلیم. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە بەس پرسیارم هەیە لە لجنەی پەیوەندیدار کە دەڵێ لە کاتی ئاراستە نەکردنی بانگێشتنامە پەرلەمان بە شێوەیەکی خۆرسکانە لە کاتژمێر 12 ئەگەر ئەو کۆبوونەوە نەکرا یعنی دنیاە ئەوە پەرلەمانە نیسابتەوە نەبوو چی لێ دێ پەرلەمان؟ زۆر سپاس. لە مادەکانی دواترا ئەوە معالەجە کراوە. بەڕێز دکتۆر سروود سپاس بۆ جەنابەت. بەڕێز کاک عومەر عنایەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم باشە داڕشتەکە بەم شێوەیە بێ. یەکەم لەسەر بانگهێشتی سەرۆکی هەرێم ئەوە بکرێتە پێشەوە چکە لە ڕووی ڕێزمانیەوە ناتەوە لەسەر بانگهێشتی سەرۆکی هەرێم کوردستانەکە لا ببرێت چکە ئێمەمانەوێ کورد بێ ینی پەیڕەوەکەمان کورد بێ ئەو وشانە بۆی دووبارە بێت سەرۆکی هەرێمیش تعریف کراوە. لەسەر بانگهێشتی سەرۆکی هەرێم پەرلەمان دانیشتنی یەکەمی خۆی لە ماوەی 10 ڕۆژ لە ڕێکەوتی پەسەندکردنی ئەنجامی کۆتاییەکانی هەڵبژاردن و سەعات 12کەش بۆ 12 بێ بیکەن بە 11 بۆ هەبوو ئاز. سپاس. زۆر سپاس بۆ کاک عومەر عنایەت. بەڕێز کاک عەلی هالۆ. بەرێز سەرۆکی پەرلەمانی دەستپێکەوە vê xulê kêşeyek bû me derket danîştina êkil 6-11 me kir û çend heyvayîdî perleman neşiya rûniştinê xwe bikir ji ber hindê ku hikûmet pêk nehat. Pêşniyara min ew e ku divê madê da wisa bêt rêxistin ku perleman li ser kombînên xwe berdewam bit wate hikûmet perleman cavereyê pêkînana hikûmetê nekir da ku heybet û şikoha perlemanî parastî bit. Supas. باشە زۆر سپاس. خاتو شکورە ئیسماعیل. بەڕێز سەرۆکی پەرلەمان شکورە ئیسماعیل. لەسەرەتا پێم وایە ئەو تعبیرە تۆزێک ڕەکی کاگە کاک عومەر وتی ئەمە پاش و پێش بخرێ زۆر باشە لەسەر بانگهێشتی سەرۆکی پەرلەمان عەفوەن سەرۆکی هەرێم سەبارەت بەوەی بە شێوەیەکی خۆرسکانە بکرێ بە شێوەی سروشتی خۆی نازانم بۆ کاتژمێر 12 ناندرایە ناکرێ بکرێ بە کاتژمێردا هیچ بنەمایەکی هەیە؟ سپاس. باشە سپاس. تکایە لیژنە پەیوەندیدارەکان ڕوونکردنەوەی خۆتان بن. لیژنەی پەیوەندیدار بەڵێ خاتو بار عەبدوڕەحمان ببوورە وەڵڵاهی ناو نەنووسراوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمەی من ئەڵێم سەرنج و تێبینیە کە لە ڕوانگەی ئەو خەمەی کە هەمیشە لە هەرێمی کوردستانە یەکەم دانیشتنهی پەرلەمان یەکەم پێکهێنانی کابینەی حکوومەت کە هەمیشە کێشەی تێئەکەوێت دیارە ئەمە بۆ معالەجەی ئەو حاڵەتە دانراوە. بەڵام قسەکە لێرە و پرسیار و سەرنجەکەی من ئەوەیە کە ئەڵێ لەسەر بانگهێشتی سەرۆکی هەرێمی کوردستان دیارە ئەمە ئەبێتە یەکێک لە دەسەڵاتەکان بۆ سەرۆکی هەرێم. ئەگەر کاتێ دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم لە یاسای سەرۆکاتی هەرێمە دوجار دیاری کە خاڵێک دانرا کە پێچەوانەی ئەمە بێ بۆ نمونە مەسەلەن ئەو 15 ڕۆژی دانا لێرە ئێمە دەمان تەسبیت کردووە لەو حاڵەتانە چۆن تەوازن ئەەکەین لە کاتێکا دەسەڵاتی سەرۆکی هەرێمە لە دەسەڵاتەکانە شتێکدا ڕێژرا پێچەوانەی ئەمە بێ کە لێرە دانراوە چۆن معالەجە ئەکرێ. زۆر سپاس. باشە زۆر سپاس. بەڕێزان
فەرمونون سەرۆکایەتی و ئەندامانی لیژنە فەرمونون بەڕێ سەرۆکی پەرلەمان بەشی زۆری سیاغە بوو ئەمە ئەوەی باس کرات سیاغەی دەکەینەوە دواتر دەیخینە ڕوو ینی لەسەر بانکێشتی سەرۆکی پەرلەمان پێش بخرێ ئەوەی دیکەش ئەگەر نیساب تەواو نەبوو لە دوای ئەوە خۆی قانون حل دیاری کردووە 45 ڕۆژ ئەگەر هەر پەرلەمان کۆ نەبوو حل دەبیت هەڵدەوەشێتەوە بکرێتە سەعات چەند 11 12 یعنی ئەوە شتێک متەبع هەر 12 دانرایە دەکرێت بیکەینە 11 دەیخینە دەنگدان 11 12 مشکلە نییە دەش هابزان باس کرا ئەوەی تریان ئەگەر مثلەن لە قانون ئەگەر قانونێک کە پاش ئەو پەیڕەوەی دەرچوو ئەگەر قانونێک کە پاش ئەو پەیڕەوەی دەرچوو چۆنی سیاغە کرد بێت ئەو دەخوات یعنی ئەوەی دێت ئەوەی پێشە خۆی قەید دەکات دقیق بەڕێز دکتۆر فرسەت بەڕێزانەیەوە پرسیارتان کردووە قسەتان کردووە سەرنج و تێبینیتان هەبووە ئێستا وەڵامە درێنەوە گوێ بگرن بۆی وەڵامەکانی خۆتان وەربگرن ناکرێت ئێوە قسە بکەن و ئەندامانی لیژنەش قسە بکەن فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر ئەوەیە کە ڕوونکردنەوەکان پێشکەش کرد ئەو مادێ سیاغە دەکەینەوە و سعاتەکەش ئەگەر کێشەیەکی ئەوەی لەسەر نیە دەیخینە دەنگدان و تەواو هیچ کێشەی لەسەر نیە ئەوەی کاک عەلی وەڵام من قسەمە کرد ببوورە کاک عەلی ئەوکەی جەنابەت ئەگەر برادەرانی دی ڕوونکرد بەڵێ چه قسەی هەیە ئەندامانی لیژنە کەسان قسەتان نییە ئەچینە سەر مادەی 4 فەرموون مادەی 4 دانیشتن لە هەولێر دەبێت و دەکرێت لەسەر داوای دەستە یا دە ئەندام و بە ڕەزامەندی زۆرینەی ڕەها لە هەر شوێنێکی دیبێت چه قسەی هەیە لەسەر ئەم مادەیە بەڕێ سەرۆکی پەرلەمان مندان پەرلەمانە بەڕێزانە گفتوگوی مادەی 4 دەکەن عومەر عینایەت ڤەمان فەیسەڵ قادر وەتمان سەرکەوت سەرحەد شوان شێخ ئەحمەد فەیروز تاها شکرێ ئیسماعیل شەرک و حەمامین پەروا عەلی محمود عومەر پەری ساڵح ڕابون معروف بەهزاد دەروێش غەریب مستەفا سرود سەلیم عەباس غەزالی شیرین حوسنی حەیات مەجید بێگە دڵشاد عادل عەزیز بەڕێز کاک عومەر عینایەت زۆر سپاس ببوورن بەڕێز سەرۆکی پەرلەمان هیوادارم لیژنەی کاتی نووسینەوەی پەیڕە و لێمان زویر نەبن ئێمە بەڕاستی هەدەفمان ئەوەیە ئیشەکەی ئەوان جوانکەین
و بڕیار بووم کاتی خۆشی لەگەڵیان بم بەڵام بەداخەوە ڕێ نەکەوت دانیشتن لە هەولێر دەبێت و دەکرێت لەسەر داوای دەستە تعریف نەکراوە دەستە تعریف نەکراوە دوو دەستە تعریف کراوە دەستەی سەرۆکایەتی و دەستەی گشتی کامیانە کەواتە بێ لێرە بوتری یان دەستەی سەرۆکایەتی یان دەستەی گشتی من تەناو سەرنجەم هەیە و زۆر سپاس باشە سپاس کاک ڤەمان فەیسەڵ فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمانی نافهمی یاسایên دنیای da bitine ek cumletê te nivêsînê sebaret bi danîştinên parlemanî ew jî ew ku rêniştinên parlemanî tinê dêl asîmey bin yanî hiç kêşeyek durust nabitin herçende heta nûkel Kurdistanê kêşel ser hindê jî durust neviye eger navçeyeka diyanbajêrekê dijî bedbestiya ku baştir ew e ku bitinê hewlêra paytext bin çûkî li Iraqê jî da bitinê asîmey tên kirine ew serincek dû می همان سرنچه کو آیا دستا گشتیه یا دستا سروکاتیه یا هر دو کن چون که اگر سرداخوازه هر دو کاجی بتن هیچ که شک نابد تو زور سپاس باشه سپاس برز که قادر وتمان برز سروکی پارلمان همان سرنجی که عمرم هست خو اگر دسته گشتی و جماره دسته مباسی لهر دو کی بیو جماره هر دو دسته که زیاتر ل جماره اندامکانی بلام دیاری بکری باشتره و پێم باشە زۆرینەی ڕەها نەبێت بە دەنگدانی ینی بە ژمارەی زۆرینەی ڕەها نەبێت بە زۆری نەبێت لە بەرەوانەیە خواستە بێ هەر لە ڕووی معنەویشەوە بۆ ئەوەی پەرلەمانی کوردستان دانیشتن لە شوێنێکی کە لە شارێکی کە لە قەزایەک لە پارێزگای کە گرێبدا بۆیە پێشنیار دەکەم زۆری نەبێت نەک زۆرینەی ڕەها باشە دەستخۆش بەڕێز کاکشان شێخ ئەحمەد سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان باس لە دانیشتن دەکرێت ئەگە دانیشتین بین لەوانەیە تەواوکەی مادەکەی پێشووتر بی بۆیە ئەگە بکراوە دانیشتنەکان ئەم دانیشتەکان دەکات دانیشتەکانی پەرلەمان لە هەولێر دەبێت و دەکرێت لەسەر داوای دەستا بالفعل لە منیشەوە تێبینێم هەبوو دەستە گشتیان دەستەی سەرۆکایەتیە سپاس زۆر سپاس خاتو شکری ئیسماعیل بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش هەمان تێبینیم هەبوو سەبارەت بە دەستام پێم باشە بکرێ بە دەستەی گشتی و سەبارەت بۆش ئەمە بۆ کامە دەگەڕێتەوە بە ڕزامەندی زۆرینەی ڕەها ئەو بۆ دەستەکەش دەگەڕێتەوە یان بە تەنها بۆ ئەندام پەرلەمانەکە دەگەڕێتەوە من پێم دەمەوێت تەکید کەمەوە جەخت لەسەرەوە کەمەوە کە ئەو زۆرینەی ڕەهایە بە ڕزامەندی زۆرینەی ڕەها بۆ هەردووچیان بگەڕێتەوە سپاس سپاس بەڕێز دکتۆر سرود سەلیم بەڕێز سەرۆکی پەرلەمان هەمان قسم هەیە وەچی کاک عومەر و کاک ڤەمان لەسەر بابەتی دەستە زۆر سپاس باشە سپاس خاتو پەروە عەلی بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە لەسەر داوای دەستە لەسەر داوای سەرۆکی پەرلەمان بێت کۆیەکێکە لە سەلاحیەتەکانی سەرۆکی پەرلەمان زۆر سپاس باشە سپاس خاتو فەیروستەها بەڕێز سەرۆکی پەرلەمانی من دوو تێبینێتین ئێک لە مۆدۆ چۆرێ بە زۆرینەی ڕەها من ئەس پێشنیار کەم ببیتە دوو لەسەر سێ و تێبینە من یادیکات بێژیتن هەر شوێنێکی دیبێت مەبەست لە هەر شوێنێکی دی کێرەیە مەبەست لە شوێنێکی تر لە هەرێمە لە ناو عێراقا یان لە دەرەوەی عێراقا من پێشنیار دەکەم ببێتە لە هەر لە ناو کوردستانی عێراق بێت باشە سپاس بەڕێز کاک سەرکەوت سەرحەت بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە بەڕێزان باسییان کرد ئەو دەستەی سەرۆکایەتی پەرلەمانیان دەستەی سەرۆکایەتی گشتی ئەو پێم باشە سەرۆکایەتی پەرلەمان بێت و ئەندامی پەرلەمان بێت یعنی هەمان پشتگیری پشتیوانینەکەی کا عومەر و کا قادرەک باشە سپاس بەڕێز دکتۆر شێرکۆ حەمە ئەمین بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەگەڵ ئەو هاوڕێیانم کە باسی دەستیان کە چووکە پێناسە نەکراوە دیار نییە و بە دیاریکراویش پشتگیری لە ڕاکەی خاتو پەروە عەلیەکەم سپاس سپاس بەڕێز کاک عەباس غەزالی بەڕێز سەرۆکی پارلەمان ئەم نیش لەگەڵ ئەوەمە لە پایتەختی هەرێم هەولێری پایتەختی هەرێم بێ بەڵام بۆ ئەوەی لە هەر شوێنێکی تر زۆرینەی ڕەها بۆ ئەوەی دوو لەسەر سێ بێ چونکە ئێمە زۆر جار
وەکو بە پارێزگاکردن لێ بۆتە چاولێکەوە و دەڵێ لێرە بێ و لەوێ بێتن و لە فلان شوێن بێ و قاعاو ئەمەنیش لەگەڵ ئەو ڕێمە دوو لەسەر سێی داوا بکەن بۆ شوێنێکی تر بێ شەرت نییە لەکوێ بێ بەڵام بۆ ئەوەی هەموو شارەکان داوانەکەین دەدی بە پارێزگابوون دانیشتەکان بە دوو لەسەر سێی بێ. باشە سپاس بەڕێز کاک مەحموود عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕای من ئەو دەکرێت زیادەیە ئەکرێ بڵێن دانیشتن لە پایتەخت بێ و لەسەر داوای سەرۆکی پەرلەمان بێت ینی ئەو دەستەیە بکێتە سەرۆکی پەرلەمان تەیدی قسەکەی پەرواخان و ئەو برادرانە. باشە سپاس بەڕێز خاتوو بێگەر تاڵەبانی. لێرە نییە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا من مادەی 4 پێشنیار دەکەم زۆرینەی ڕەهایەکە پشتیوانی قسانی قادر ڕزگەی و هەواڵەکانی ترم دەکەم کە پێشنیاریان کرد زۆرینەی ڕەها ببرێت تەنها بکرێتە بە ڕەزامەندی زۆرینەی دەنجی ئەندامانی پەرلەمان. باشە سپاس خاتوو پەری ساڵح. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانم کرا و پشتیوانی لە قسەی پەرواخان دەکەم دەستە بگرێتە سەرۆکی پەرلەمان. باشە سپاس خاتوو شیرین حوسنی. بەڕێز سەرۆکی پەرلەمانی پشتەوانیە ئاخفتنێت کاکڤەمانیت کەم سەبارەت دانیشتن تەنها پایتەختی بێنەگرن و پشتەوانیە ئاخفتنێت کاکشوانیت کەم سەبارەت وشا دەستە بێتە پێناساکردن کیش دەستەیە. سپاس. باشە سپاس بەڕێز کاک ڕابوون معروف. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە دانیشتنی پەرلەمان کە لە مادەکە دەڵێت دانیشتن لە هەولێر دەبێت و دەکرێت لەسەر داوای دەستەیان دە ئەندام بە ڕەزامەندی زۆرینەی ڕەها لە شوێنیشتر بێت. من پێشنیار دەکەم سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی هەبێ بەبێ دەنگدانی پەرلەمان واتە بەبێ ئەوەی دەنگدانی پەرلەمانی بۆ بکرێت سەرۆکی پەرلەمان بۆ اعتیبارەی ڕئیسی موەسسەکەیە مافی هەبێ ئیعلانی دانیشتنی پەرلەمان لە شوێنیشتری هەرێمی کوردستان بکات. زۆر سپاس. باشە سپاس خاتوو حەیات مەجید. بەڕێز سەرۆکی پەرلەمان دانیشتن لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان بێت لەسەر زۆرینەی ڕەهاکە ئەگەر بکرێ بە دوو لەسەر سێ کە چەند هاوڕێیەکەم پێشتر ئەویان وت و دەستەکەش تەحدید بکرێت و لە هەر شوێنێکی دی بێ لە کاتی پێویستدا ئەگەر ئەوەش زیاد بکرێ خراپ نییە. سپاس. باشە سپاس بەڕێز کاک عادل عەزیز. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ ئەوەی ڕزگاریشتان بێت لەوەی کە دەستەی سەرۆکایەتیان دەستەکەیترە و بۆ گەڕاندنەوە بۆ سەلاحیاتی سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی خاتوو پەرواکەم ئەوە دەستێ بکرێتە سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس. باشە سپاس بەڕێز کاک بەهزاد دەروێش. بەڕێز سەرۆکی پەرلەمانی پشتگیری ڕێیا کاک عومەر عینات کەم چکە ئەو کەس باس کرد ئەوە دیش دەستەی سەرۆکاتی نە سەرۆکاتی پەرلەمان چکە سەرۆکاتی هاتیە پێناسەکردن دەستەی سەرۆکاتی. سپاس. باشە سپاس بەڕێز دکتۆر سراج ئەحمەد. بەڕێز سەرۆکی پەرلەمان سێ تێبینیم هەیە. خاڵی یەکەمیان لە ڕووی زمانەوانیەوە نووسرای دانیشتن لە هەولێر دەبێت و دەکرێت بخۆی جەلسە وچی بە عەرەبی دەڵێت تعقد الجەلسە یعنی دانیشتن لە هەولێر گرێ ئەدرێ چکو جەلسە گرێدانە. و خاڵی یەکەم. خاڵی دووەم لە هەر شوێنێکی دیکە مەسەل لە هەر شوێنێکی دیکە ناکرێت ئەم پێم باشە لە شارە گەورەکان بکرێت کە شوێنی شاویان هەبێ مەسەل هەندێک شار هەیە یان هەندێک شارۆچکە هەیە کە شوێنیان نییە ناکرێت پەرلەمان بۆ ئەو شوێنانە بڕواتن بکرێ لە هەر شارێک بی شارە گەورەکان مثل برێن سلێمانیە دهۆکە هەڵەبجەیە بەڵام شوێنی شاویان هەبیتن کە قابلی گرێدانی جەلسە بیتن. سێمینەر من پاڵپشتی ئەو هاوڕێیانە ئەەکەم کە باسی دوو لەسەر سێەکەن بە نسبەت دەنگدانەکە و سپاس. باشە سپاس بەڕێز مامۆستا غەریب مستەفا. بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەرەتا پشتیوانی ڕاکەی کاک عومەر عینایەت دەکەم. خۆشم هەمان سەرنجم هەبوو بەڵام ئەو حاڵەتی کۆبوونەوە کە نەقڵەکرێ بۆ شارێکی تر من وا ئەبێنم ئەو بۆ حاڵەتی ئاساییە. لە حاڵەتی ئاساییە ئەکرێ جەنابەدەوە بخەیتە دەنگدانەوە کە دانیشتن لە پێنجۆن بکرێ بە نمونە بەڵام هەندێک حاڵەتی نائاسایی ڕووەکاتە وڵات یا بەهۆی دۆخی سیاسیەوە یاخوانەکە بەهۆی کارەساتی سروشتیەوە کە ناکرێ پەرلەمان کۆ ببێتەوە بڕیار لەسەر ئەوە با دانیشتەکە نەقڵکا بۆ شوێنێکی تر ئەبێ ئەوەش لەبەر چاو بگرین ئێمە لەبەرەوە
بڕیاری ڕەزامەندی زۆرینەی ڕەهایە دەنگی پەرلەمانتاران بۆ ئەمە من بە هیچ جۆر بە پێویستی نازانم هەر ئاوای لێ بکرێت لەسەر داوای ئەندام و بە ڕەزامەندی دەسەی سەرۆکایەتی لە هەر شوێنێکی دیبێت بۆ ئەو حاڵەتە ناسایی. سوپاس. باشە سپاس بەڕێز کاگەڕوانێت نیسان. بەڕێز سەرۆکی پەرلەمانی نفسی تبینە دەستە من هەیە یا دوێ دانیشتنی لە هەولێر پارێزگا شارە یعنی بدە تحدیدکردن چکۆکە پارێزگای بوو لە پارێزگا بیت پایتەخت بیت پایتەخت بیت شار بیت ئەوە زۆر سوپاس. باشە سپاس. فەرمونون هەر سەرنجێکتان هەیە فەرمونون سەرۆکایەتی و ئەندامانی لیژنەی کاتی پەیڕۆ فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەوەی کە زۆر سەرنجی لەسەر بوو دەستە بوو ئەمە مەبەستمان دەستەی سەرۆکایەتی بووە کە نەڕۆیشتووە ینی مەبەست دەستەی سەرۆکایەتیە و ئەو ڕێیاتریش کە پێشکەش کرانەوە هەمووان تۆمار کردووە دواتر کە سیاغەمان کردنەوە دەیخینە دەنگدان لەسەرەوەی ئایا با بڵێن تەنها بنووسرێت لە پایتەخت دەبێ یان بکرێتە هەر زۆرینەی ڕەها بێ یان دوو لە سەرسێ بێ یان زۆرینەی سادە بێ یان چی بێ ئەوانە هەمووی دوایە یەکێک دەیخینە دەنگدان و لە جەلەسەی داهات و جەلەسەی دەنگدان دەبێت. باشە سپاس. تێبینی ترتان نییە؟ من یەک سەرنجم هەیە لێرە پێویستە کات یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕەچاو بکرێت. پێم وابێ دەگەر بە هەڵەیە نەچووبم لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئاماژە بۆ دراوە کە ئەکرێ بە دەنگدانی ئەندامانی پەرلەمان دانیشتن لە هەر شوێنێکی تر ئەنجام بدرێ و متتەبعیش لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان زۆرینی سادەی ئەندامانی پەرلەمانە بۆیە تکایە لەم بابەتانەیە ڕەچاوی یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکەین چونکە نابێت پەیڕەوی ناوخۆ پێچەوانەی یاسای هەڵبژاردننی پەرلەمان بێت. ئەچینە سەر مادەی دوای ئەو مادەی 5. مادەی 5 یەکەم دانیشتن بە ئامادەبوونی زۆرینەی ڕەهای ئەندامان یاسایی دەبێت. یاسا و بڕیارەکان بە زۆرینەی سادە پەسەند دەکرێن جگە لەو یاسا و بڕیارانەی کە پێویستی بە زۆرینەی تایبەت هەیە. لە کاتی یەکسانبوونی دەنگەکاندا ئەو لایەی دەنگی سەرۆکی لەگەڵدایە بە زۆرینە ئەژمار دەکرێت. دووەم ئەگەر ڕێژەی یاسایی تەواو نەبوو سەرۆک کردنەوەی دانیشتنەکە بۆ ماوەی کاتژمێرێک دوا دەخات. ئەگەر ڕێژەکە هەر دەستە بنەبوو دانیشتنەکە بۆ کاتێکی دی دوا دەخرێت. سێەم ئامادەبوونی ڕێژەی یاسایی مەرجە بۆ دروستی دەنگدان بەڵام کار ناکاتە سەر بەردەوامی کۆبوونەوەکە. ئەوانەی کە قسەیان هەیە لەسەر ئەم مادەیە بەڕێز کاک لێر مستەفا. بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان لێر مستەفا. مادەی 5 بەشی زۆری هەرسێ خاڵەکەی پەیوەندی بەوە هەیە کە کۆبوونەوەکان نسابی یاسایی تەواوکەن. بەڕێیم لەوانەیە دانیشتن پێویستی بەوە نەبێت زۆرینەی ڕەها بێت بەڵکو دەنگدان پێویستی بەوە بە زۆرینەی ڕەهای ئامادەمان بێت. ینی سیستەمی سویدی ینی دانیشتنی زۆرینەی ڕەها نییە ینی کۆبوونەوەکان دەکرێت بەڵام دەنگدان زۆرینەی ڕەهایە. سوپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێز کاک ڤەمان فەیسەڵ. بەڕێز سەرۆکی پارلەمانی سەبارەت مادە 5 خاڵا دوێ بێشتن ئەگەر ڕێژە یاسایی تمام نەبی الڤێرێ سەرۆکی پارلەمانی ئیجبارت کت یان ملزەمت کتن دوێتن گەڕائێکێدا ڕینشتنا پەرلەمانی تەعجیل کرد بۆ سەعاتێکێ جارا دیتر دیف راشنیکا دەستەویڤەت کتن بێشتن چێتن ئەگەر
ڕێژە یاسای تمام نەبی ڕنیشتنا پەرلەمانی هەڵبگرێتن بزڕۆریت زانم الڤێرێ اختیارێ بدەتن سەرۆکیە پەرلەمانی چونکە حالەتت مینێتن یان پێشاتت مینت یان ڕەنگە ڕنیشتنا پەرلەمانی هەندا زۆریش نەبێتن بەس سەر هات بتن داخوازکردن یان هەر ئەگەرەکێ دیترێ بتن دەستی سەرۆکیە پەرلەمانی ڤەکیری بتن چت تەخیر کرد بۆ سەعاتێک یان کێمتر یان زیاتر یانژی ئەکسەر ڕاکەتن بۆ وەختێکی دیتر و سپاس باشە سپاس خاتون نەجیب لەطیف بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان لە کاتی گفتوگۆکردن لەسەر پێناسەکان بەداوای لێبڕنەوە من لە ناو هۆڵ نەبووم بۆیە ئێستا پێشنیارەکەم کە هەندێ زاراوە هەیە دووبارە بۆ تۆ بە تایبەتی لەم مادەیە زۆرینەی ڕەها و زۆرینەی سادە ئەگەر لیژنە پێیان باش بێت لە پێناسەکانە بێنرێت چکە پێم وای بێ دەرگای پێناسەکردنی زاراوەکان دانەخراوە سپاس بەڵێ سپاس خاتون مریەم سەمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان لە مادەی 5 ئاماژە بەوە نەکراوە ئەگەر لە کاتێکدا 3000 دانیشتین کراو نسابی قانونی تەواو نەبوو ینی هیچ حلێک چارەسەرێک بۆ دانەندراوە ئەگەر بکرێت ئیزافەیەک بکرێت بە جۆرێک باشە سپاس خاتون زۆزان سادق بەڕێز سەرۆکی پەرلەمانی ئەمە پرسیارێکە هەی و پشتی هەگەر بەرسەوەکە بیتن پێشنیارێکێ دێکەم برگا یعنی بژی نقطەیەکی دایهاتی بڕیاردانەی کە پێویستە بە زورینەی تایبەت هەیە لێرە زورینەی تایبەت چەندە ئەگەر بە ڕێژە تەحدید بکاتن وابزانم باشترە ئەمە پێشنیارێکم کە دوول سەرسی تەحدید بکرێتن بۆ باشترە بینم باش ئەو مەبەست مەبەست تایبەت چییە لێرە ینی باش وەڵام تدرێتەوە دوایی سپاس خاتو بار عەبدوڕەحمان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 5 خاڵی 1 سەبارەت کە ئەڵێ جگە لەو یاسا و بڕیارانی کە پێویستی بە زۆرینەی تایبەت هەیە من لێرە پێشنیار ئەەکەم ئەم بڕگەی لێرە دابێت جگە لەو یاسا و بڕیارانەی کە ئەم پەیڕەوە دیاری کردووە چونکە ئێمە یاسا و بڕیاری کەشمان هەیە احتیمال هەیە مەسەل مؤسسەیەکی کە بڕیارێکی دەرکردووە کە شتێکی دیاریکراو بۆ نمونە بە دوو لەسەر سێ بێ بۆ ئەوەی دیاریکراو بێ ئێمە ئەو یاسا و بڕیارانەی کە ئەم پەیڕەوە بە تایبەت دایناوە نەک یاسا و بڕیاری لایەنێکی کە یاخود جیهەتێکی تر یاسا هەر لە پەرلەمان دەرەچێت خاتو بار بەڵێ وازەحە یاسا و بڕیار ئێمە یاسا و بڕیار دەرەکەین بەڵام مؤسسەی کەش هەیە کە بڕیار دەرەکات کە تۆ لێرە دیاریت کرد ئەوەی کە لەم پەیڕەوە دیاریکراوە نەک بۆ نمونە مەسەلەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیارێک دەرەکا ئەڵێ ئەم بڕیارە بۆ نمونە پێویستی بۆنەی ئەندامە دوو لە سەرسەی ئەندامان هەیە واتە تایبەتی دیاری کردووە ئێمە ملزم نەکاوەکو پەرلەمانی کوردستان ئەو خاڵە هەبێ بۆ ئەوەی ئەو ئیشکالاتە دەمێنێ بڵین ئەوەی کە ئەم پەیڕەوە دیاری کردووە سەبارەت بە خاڵی دووەم یەک کاتژمێر بکرێ بە دوو کاتژمێر پێم باشە بۆ ئەوەی ڕەچاوی شوێن بکرێ ڕەگە مەسەڵەن پێویستکە خەڵک جاریوە هەیە لە شوێنی لە سلێمانیەوە لە دووهۆکەوە لە شوێنێکەوە سەفەر بکە بێتەوانێ ئەگەر ضرورەتی کۆبوونەوەکە هەبێ لایەنی کەم بکرێ بە 2 ساعات باشترە لە 1 ساعات زۆر سپاس باشە سپاس بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من خوشکە بەهار کردی زۆر سپاس باشە سپاس هیچ سەرنج و تێبینیەکتان هەیە بە ڕێزان سەرۆکایەتی و ئەندامانی لیژنەکە فەرموون بەڕێز دکتۆر فرسەت بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەو پێشنیازەی کە زۆرینەکان پێناسە بکەین پێشنیازێکی بەجێیە دەکرێت زۆرینەکان پێناسە بکرێن لە ناو پێناسەکان سیاغەیەکی بۆ ئامادە دەکەین بۆ ئەوەی هەبێت سەبارەت بەوەی کە مەسەلەی باس کرا ئایا مەبەسمان چیە لە زۆرینەی تایبەت طبعا ئەوە قاعیدەیە کە ئەڵێ زۆرینەی ئامادەبووان ئەوە قاعیدەیە بۆ هەموو بڕیارەکان زۆرینەی تایبەت مەبەسمان زۆرینەی مەوسوفە ئەو زۆرینەی کە وەصف کرایە لە قانونی پەرلەمان لە قانونی سەرۆکایەتی لە قانونی هەر قانونی چتر کە لە وڵاتە دەرچووە ئەوە زۆرینەی مەوسوفە زۆرینەی تایبەتە زۆرینەیەکە کە دیاری کراوە و ئەوەش حەسرە لە قوانین و هیچ دەستگایەکی تر هەر شتێک دەربکات ناگاتە مرتبەی ئەوەی کە لەو پێڕەوە باز بکرێەوە مقارنەی قانونی پەرلەمان لەگەڵ هیچ شتێکی تر ناکرێ ئەمە تەنها مەبەسمان ئەوەیە کە دوو چەند زۆرینەیەکمانێ زۆرینەی ئامادەبووان
لەگەڵ زۆرینەکانی ترجاسێ لە سەر 4مان هەیە لە یاسای سەرۆکایەتیە 2 لە سەر 3مان هەیە زۆرینەی ڕەهەمان هەیە کە نیوە زائیدیەکە ئەوانش وەکو نەجیبەخان باسی کرد هەمووی لە پێناسەکان پێناسەی دەکەین بۆ ئەوەی ئەو ئیشکالیەت و غموزەش نەمینی ئەوانەی تر پەیوەست بوون بە سیاغەکردنەوە و پێشنیاز و ئەوانە وەکو باسمان کرد ئێمە لەبەرەوەی جەلسەی دەنگدانمان جیاوازە نامانوێت زۆر کاتتان بگرین هەموو ئەوانەی پەیوەستن بە ڕاو ڕای جیاواز دەیکەینە ڕا و لێرە تەرحی دەکەین لە خزمەت ئێوە و بە دەنگدان یەکلایی دەکەینەوە دەستخۆش ئەچینە سەر مادەی 6 فەرموو بیخەنەوە مادەی 6 خولی پەرلەمان 4 ساڵە لە یەکەم دانیشتنی دەست پێ دەکات و بە کۆتایی هاتنی دوایین دانیشتنی لە ساڵی 4مدا کۆتایی دێت کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە خاتو بار عەبدوڕەحمان فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە لەم خاڵەیە ئیشکالێتێک هەیە لە بیدایەتەوە ئەڵێن خولی پەرلەمان 4 ساڵە 4 ساڵمان دیاری کردووە بەڵام ئەڵێن بە یەکەم دانیشتن دەست پێ ئەکا و کۆتا دانیشتن چێ ئەڵێ کۆتا دانیشتن 4 ساڵ و نیو نابێت جاری وایە هەڵبژاردن دوا ئەکەوێت بۆیە ئیشکالێتێک لەوێ ئەبینم زۆر سپاس باشە سپاس بەڕێز دکتۆر سیراج بەڕێز سەرۆکی پەرلەمان خولی پەرلەمان 4 ساڵە لە یەکەم دانیشتنی دەست پێ دەکات بەڕای من ئەوە زیاد بکرێت کە تێیدا سوێندی یاسایی ئەندامان تێیدا ئەخورێ لەبەر چی ئەڵێتن لە یەکەم دانیشتن سوێندی یاسایی ئەخورێتن لەوانەیە هەندێک ئیشکالەت هەبی هەندێکش دروست بیتن لە جەلسەی یەکەم ئەندام پەرلەمان وەکو پەرلەمانتار حیسابی بۆ نەکرێت لەوانەیە مانگەش کە بخایێنێ لەوانەیە دوید کە بخایێنی وان پێچاکە لەو دانیشتنە حیساب بکرێتن کە تێیدا ئەندامانی پەرلەمان سوێندی یاسایی ئەخۆن سپاس باشە سپاس بەڕێز کاک محەممەد سعدەدین بەڕێز سەرۆکی پەرلەمان منیش لەگەر هەماڕام یعنی ئەکەر ئەمە ئەوە دابنێن بە گوێرەی بارودۆخی ناوچەکە دابنین ئەم یاسایە 4 ساڵ ئەگەر 6 مانگ دواخرا هەڵبژاردنەکەم یاخود لە بارودۆخۆ چوا بووین پێویستان وا هەبوو بەردەوام بێتن هەڵبژاردن لە کاتێکی دیکە بکرێت ئەو کات دووبارە ئیشکالیەتێکی یاسایی دەبیتن پێویستە لێرە بە 2-3 جملە ئەوەش ڕوون بکرێتەوە باشترە سوپاسان دەکەین باشە سپاس خاتو شکوری ئیسماعیل بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم باشە وای لێ بکرێ بۆی کێشەکانمان بۆ حەلکە خولی پەرلەمان 4 ساڵە لە کاتی ئاسایی لێکەم دانیشتنی دەست پێ دەکا و کۆتایی دێ بە کاتێککە هەڵبژاردی خولی دوای ئەوە کاتێککە هەڵبژاردن ئەنجام دەدرێ چونکە ئەگەر هەڵبژاردن مەثەرەن 2 ساڵی تکەی خەیان دەبێ هەرێمی کوردستان بێ دەسەڵاتی یاسادانان بێ سپاس باشە سپاس ڕوونکردنەوەتان چیە بەڕێزان فەرموون بەڕێز دکتۆر فرسەت سۆفی بەڕێز سەرۆکی پەرلەمان تێبینیەکی گشتی و ڕوونکردنەوە لەسەر ئەوەی 4 ساڵ یەکەمیان ئێمە کە ئەو دەقانەمان دەرهێناوە بەڕاستی ئەوانە ستانداردن ینی 170 پەیڕەوی هەموو وڵاتانی دنیا وەکو یەکە بەڕێزان ینی تکایە ڕەچاوی ئەوە بکەن ئێمە کە ئەمەمان نووسیوە یەک نەس لە گیرفانی مەدەر نەهاتووە 70 پەیڕەوی وڵاتانی دنیا ئەوەیە ئێمە مخەوەلین نەکە سڵاحەتی بە ئێمە داوە بە کەیفی خۆمان بەناوکەوین و زیاد و کەمی بکەین و قاعیدە لۆ ئیستیسناءدا بنین ئێستا سیرکە ئەگەر 4 ساڵ و 10 ڕۆژیشی خایان دەبێت ئەو 10 ڕۆژە پەرلەمان بێ لێرە دابنیشێ بە قەرارێک ئەو 10 ڕۆژە زیاد بکات تەواو 4 ڕۆژ حەقیتون نەما خەڵک دەنجی دایتە لۆ 4 ساڵ 4 ڕۆژیش ناتوانانی زیادکەی نەک نیو ساڵ و نەک 2 ساڵ و ئەوانە ئەمە یەک ئەوەی تریان حتى من دەست بەکاربوون لە هەموو پەیڕەوی دنیا جەلسەی یەکەم تاتوو ئەندامی پەرلەمانی جا لە کوردستانی حاڵەتێک ڕوویدا 6 مانگ حکومەت تشکیل نەبوونەمان ئەوە حاڵەتێکی ئیستیسنایە ئینشاڵڵا قەتی دووبارە نابیتەوە ناکرێ ئەمە بین پەیڕەوی ناوخۆیمان وا تەنزیم بکەین کە لۆ ئەویش بگونجێ دەبێت پەیڕەوی ناوخۆ وا تەنزیم بکەین ئەو مەجالی ئیستیسنایانە بە هیچ شێوەیەک تێدا دروست نەبێت و زۆر سپاس زۆر سپاس کەسی تر سەرنجی هەبوو بەڕێزان ئەندامانی لیژنە سەرنج نییە باش کەواتە ئەچینە سەر مادەی دوای ئەو مادەی حەوت مادەی حەوت لەسەر بڕگەی یەکەمی ئەو مادەیە 2 ڕا هەیە ڕای یەکەم لە ساڵێکدا پەرلەمان 2 وەرزی گرێدانی هەیە یەکەمیان لە سەرەتای مانگی ئادار دەست پێ دەکات تا کۆتایی مانگی حوزەیران دووەمیان لە سەرەتای ئەیلول دەست پێ دەکات تا کۆتایی کانونی یەکەم ڕای دووەم یەکەم پەرلەمان لە ساڵێکدا 3 وەرزی گرێدانی دەبێت یەکەمیان لە سەرەتای مانگی کانونی یەکەم دەست پێ دەکا و
تا کۆتایی مانگی شوبات بەردەوام دەبێت دووەمیان لە سەرەتای مانگی نیسان دەست پێ دەکات و تا کۆتایی مانگی حوزەیران بەردەوام دەبێت سێمیان لە سەرەتای مانگی ئاب دەست پێ دەکات و تا کۆتایی مانگی تشرینی یەکەم بەردەوام دەبێت واتە ئەو دوو ڕایە پەیوەست بوو بە بڕگەی یەکەم بڕگەی دووەم لە نێوان دوو وەرزی یاساداناندا پەرلەمانتاران و لیژنەکان لە جێبەجێکردنی ئەرکەکانیان بەردەوام دەبن سێیەم ئەو وەرزەی گفتوگۆی بودجەی تێدا هەرێمی تێدا دەکرێت هەتا پەسەندکردنی بودجە کۆتایی نایەت چوارەم پەرلەمان بۆی هەیە لەسەر داوای سەرۆکی هەرێم یا سەرۆکی پەرلەمان یان سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان 25 لە ئەندامان بە دەنگی زۆرینەی ڕەهای ئەندامانی ماوەی گرێدانی هەر یەک لە دوو وەرزەکە بۆ ماوەیەک کە لە 30 ڕۆژ زیاتر نەبێ درێژ بکاتەوە ئەویش بۆ تەواوکردنی ئەو ئەرکانەی کە پێویست بووە وەرزەکەیان بۆ درێژ بکرێتەوە دەستخۆش کێ قسەی هەیە لەسەر ئەم ماددەیە بەڕێ سەرۆکی پەرلەمان ئەندام پەرلەمانانە گفتوگۆی مادەی حەوت دەکەن قادر وتمان شێرک و حەمە ئەمین عومەر عنایەت پەروا عەلی بەهار عەبدوڕەحمان سەرکەوت سەرحەد بەهزاد دەروێش ئایدن معروف غەریب مستەفا شکری ئیسماعیل عەباس غەزالی مونا نەبی دکتۆرە ڕێواز فایق مامۆستا مەروان گەڵاڵی بەڕێزکە قادر وتمان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەو مادەیە من لەگەڵ ڕای دووەمدام کە پەرلەمان لە ساڵێکدا سێ وەرزی گرێدانی هەبێت و پێشنیاز دەکەم خاڵی سێمی بگوازرێتەوە بۆ ئەو بابەی کە تێیدا گفتوگۆی بودجە دەکرێت و سەبارەت بە خاڵی چوارەم من پێشنیار دەکەم کە وها دابڕێژێتەوە پەرلەمان بۆی هەیە لەسەر داوای سەرۆکایەتی پەرلەمان یان دوو لەسەر سێی ئەندامانی بە دەنگی زۆرینەی ڕای ئەندامەکانی ماوەی گرێدانی هەر یەک لە دوو وەرزەکە بۆ ماوەیە کە لە 30 ڕۆژ زیاتر نەبێت درێژ بکاتەوە تاکو دەقەکە کۆتایی دێت و لەبەرەوەی کە سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە دەسەڵاتی ئەویان هەیە ینی داوای کۆبوونەوەی ئەگەر پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتیەکەی پەرلەمان یاخود قۆناغەکە بخوازێ بۆ داواکردنی ئەوەی گرێدانی یا درێژکردنەوەی فەسڵی تەشریعی سەیرە سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتاران هەست نەکەن بەو پێویستیە لە سەرخواستی ئەوان بێ و زۆر سوپاس زۆر سپاس بەڕێز کاک عەباس غەزالی بەڕێز سەرۆکی پارلەمان ئەمن لەگەڵ ئەوەی دامە کە لە ساڵدا دوو وەرزی پشودانمان هەبێ دوو وەرزی یاسادانان هەبێت و ئەگەر بشکرێتن نازام لە ڕووی یاساوایی چۆن دەکرێت ئەگەر سێ وەرزێ دوو وەرزی نەبێ بە وەرزی بەهارە و هاوینە و پایزە و زستانە بێ هەر یەک دوو مانگی فەسلی ئەوی بێتن هەر چوار مانگەکەین ئەو بێتن و زۆر مەمنون باشە سپاس بەڕێز دکتۆر شێرک و حەمە ئەمین بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو مەبدە من لەگەڵ ئەوام کە ینی ڕای دووەم لەگەڵ ڕای دووەمام ئەوەی سێ وەرزەکە
بەڵام خاڵی دووەم یعنی بڕاندوێتیەوە کە پەرلەمان دوو وەرزی هەیە ئەگەر بیخوێنەوە لە نێوان دوو وەرزی یاساداناندا واتە خاڵی دووەمە تەواو کۆتایی بەو دوو ڕایەی سەرەوە هێناوە لە نێوان دوو وەرزی یاساداناندا بەڵام ڕاکانی ئەوەی سەرەوە دوو ڕائە و ئەوی تریش ینی پشتیوانی لە قسەکەی قادرەکەم سوپاس باشە سپاس بەڕێز کاگایدن معروف بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی حوتە من پشتوانی بڕگەی یەک و بڕگەی دوو ناکەم بەڵام لێرەدا اقتراحێک پێشنیاز ئەەکەم کە لە زۆربەی وڵاتەکاندا بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتوەکاندا لە ساڵێکدا یەک وەرزی گرێدانی هەیە لە یەک وەرزی گرێدانی پەرلەماندا ئەنجامدانی وایە بە دواتچوونەوە بۆ چاڵەچەکان و ئیشوکاری پەرلەمان وەگەیشتن بە یاسا زۆر بە ئاسانتر دەبێت بۆیە پێشنیار دەکەین کە ئەم بڕگەیە بەم شێوەیە ڕێک بخرێت لە ساڵێکدا پەرلەمان یەک وەرزی گرێدانی هەیە ئەم وەرزە لە سەرەتای مانجی تشینی یەکەم دەست پێ دەکات لە کۆتایی مانجی ئەیلول کۆتایی دێت و یاخود لە بڕواری یەکەم کۆبنەوەی دوای هەڵبژاردن دەست پێ دەکات لە کۆتایی مانجی ئەیلول کۆتایی پێدێت زۆر سوپاس زۆر سپاس بەڕێز کاک عومەر عنایەت بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێز ئەندامانی پەرلەمان من پشتگیری ڕای یەکەمەکەم وەکو ڕاکان کە دوو وەرزی گرێدان هەبێت بە دەربارەی ئەوەی لە بڕگەی چوارە هاتووە بۆ چوونەکەی دکتۆر شێرکۆ ڕاستە دیارە ئەو بەڕێزانە کە ئەم ڕژنووسەکەیان نووسیوە بڕیاریان داوە کە دوو وەرزەکە بێ یان بە هەڵا هاتووە لەبەرەوە ئەو دوو وەرزە پێویستە لێرا دەستکاری بکرێ بە پشتگیری ڕاکەی کاک قادریشەکەم کە لەسەر داوای ئەندام پەرلەمانەکان خۆیان بێ درێژکردنەوەی وەرزەکە نەک لەسەر داوای سەرۆکی هەرێم یان سەرۆکی پەرلەمان ئەم پەرلەمانەکان خۆیان هەست بەوەکەن ئایا پێویستەکە درێژ بکرێتەوە یان درێژ نەکرێتەوە یان هەریچ نەبێت لەسەر داوای سەرۆکی پەرلەمان باشە سپاس خاتو شیلان جعفەر بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی حوتەم لە خاڵی چوارەمدا هاتووە کە ئەڵێ بە دەنگی زۆرینەی ڕەهای ئەندامان لە پەیڕەوە بەرکارەکەیشە لە مادەی حوتا دەڵێت بە دوو لەسەر سێ بۆ دوو لەسەر سێکە کراوە بە زۆرینەی ڕەها چونکە ئەمە بە حەقیقەت پەیوەنددارە بە هەموو ئەندامەکانەوە و زۆرینەی مەوسوف باشترەوە تا دوو لەسەر سێی ئەندامان بەڕێی من باشترە بۆیە من پشتگیری هەر هەمان پەیڕەوە بەرکارەکەی ئێستاکەم. سپاس بەڕێز کاک سەرکەوت سەرحەد بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە بەڕێزان باسییان لیۆ کە بەڕای من ڕای دووەم باشترە لە عرفیەکە لە پەرلەمانی کوردستان دامەزراوە ئەو سێ وەرزە لە ڕابردووشە هەبوو و زانراوە تایسە لای خەڵکی کوردستان باشە سپاس بەڕێز خاتو پەروا عەلی بەڕێز سەرۆکی پەرلەمان زۆر سپاس قسەکانم کرا لەلایەن کاک عومەر عنایەت و کاک دکتۆر شێرکۆ سپاس باشە سپاس بەڕێز مامۆستا غەریب مستەفا بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر بڕگەی دووهەمی مدەی حوتەم قسەم هەیە لە نێوان دوو وەرزی یاساداناندا پەرلەمانتاران و لیژنەکان بەڕای من وشەی لیژنە زیادە لا ببرێت چونکە خۆی پەرلەمانتار ئەندامی لیژنەیە کەوتە پەرلەمانتاران ئەرکەکان ڕوونە بەشداریە لە لیژنە لە خول و سمینار لە بەسەرکردنەوە لە چاودێری کاری حکوومەت لە ئامادەی لە نووسینگەکانی پەرلەمان ئیتر ڕوونە کە کاری ئەندام پەرلەمان لە غێری مەسلەی دانیشتەکانی پەرلەمان هەیە لەبەرەوە لیژنەکان بە زیاد دەزانن. باشە سپاس بەڕێز خاتون مونانەبی بەڕێز سەرۆکی پەرلەمان لە کاتی کۆبنەوەکاندا لە لێژنەی پەیرەودا ئێمە بە باش مازانانی ڕای یەکەم پەسەندە لای ئێمە کە لە ساڵێکدا پەرلەمان دوو وەرزی گرێدانی هەبی و سەبارەت بڕگەی چوارەم بکرێت دوو لەسەر سێ ئەندامانی پەرلەمان. سپاس. باشە سپاس بەڕێز خاتو بار عەبدوڕەحمان بەڕێز سەرۆکی پەرلەمان من بڕگەی دوو خاڵی یەک پێشنیارێکم بۆی هەیە کە پەرلەمانتاران و لیژنەکان و فراکسیۆنیشی بۆ ئیزافە بکرێ بەو یاعتیبارەی فراکسیۆن وەکو چەمپێک لەناو ئەم پەیڕەوە نوێ هاتووە و کار و چالاکی هەیە. زۆر سپاس. باشە سپاس بەڕێز دکتۆرە ڕێواز فایق بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێواز فایق من لەگەڵ ڕای دووەمم لەبەرەوەی کە
هەستەکەم ئەو دوو مانگە زۆر دامانە بڕێ لە یەکتری زۆر دامانە بڕێ لە کاری لیژنەکان ئێمە ڕاستە بەردەوامین لە کار بە زۆک و پێویست نییە ئەمە جۆرێکی تازێ و نەفەسێکی تازێ لە ئیشکردن بۆ نمونە لە وەرزی یەکەم مانگی سێ کراوە بە پشوو کە خۆی هەر پشووە یعنی لە ئەسڵا ئەنی بۆ خەڵکیش پشووە لەبەرەوە لەگەڵ بیرۆکەی دووەمیانم و پێم وایە جۆرێکی تازەیە لە ئیشکردن بە تایبەتی کە تەواوکەری ئەم مادەیە لە مادەکانی ناو کە باسی تەشریعکرێ بە جۆرە ڕێکخراوە کە بۆ ئەندامی پەرلەمان و بۆ لیژنەکانی پەرلەمان ئاسانکاریەکی باش. سپاس. خاتو شکر اسماعیل. بەڕێ سەرۆکی پەرلەمان شکر ئیسماعیل من لەگەڵ ڕای دووەم ئەمەم پێ باشترە و شتێکی باشترە بە تایبەتی لەوە ئێستای هەرێمی کوردستان کە چەند کە سێ وەرزی تیادایە و سێ مانجیش دەبێ بە یعنی لە هەمووی کۆی 9 مانگ دەبێ بە وەرزی یاسادانان سەبارەت بەوەش لەسەر داوای زۆرینەی پەرلەمانتاران پێم باشە وای لێ بکرێنەک سەرۆکی هەرێم و سپاس. باشە سپاس بەڕێزمە مەسەمەڕوان گەڵاڵی. بەڕێز سەرۆکی پەرلەمان مەڕوان گەڵاڵی لەگەڵ ڕای یەکەمدا دووەم خاڵی دووەم ئەگەر ڕای یەکەمیان ڕای دووەم تەسبیت بوو ئیشکالی تێدا نیە چونکە نێوان هەردوو وەرزەکە هەر یەک دەکایانی یەکەم و دووەمیان دووەم و سێم هەر نێوان وەرزەکان دەکاتن ئیشکالی قانون و یاسای تێدا نیە و لەگەڵ ڕێی برای بەڕێزم کا قادردان بۆ گواستنەوەی خاڵی سێم بۆ بەشی نوێم کە بوجەیە دەستان خۆش بێت. باشە سپاس. بەڕێز کاک بەهزاد دەروێش. بەڕێز سەرۆکی پەرلەمانێ بەێ ئەس خود گەڵ ڕێیەوەیەکێدەوە نسبەت خۆلۆیەکێ خۆلۆ دوێش ئەگەر ئیشکۆلەکە بیت بەس وشەی هەر زێدە بکرێت لە نیوان هەر دوو وەرزی ئەوە دی ئیشکۆلە هەلبیت ئەگەر هات و ڕێیە دوێ پەسەندبی خۆلۆ چۆرێش پێ باشە یەک لەسەر سێ بشتیان سەرۆکی ئەنجومەن یان 25 چکی نابێت ژمارە بەڕێز سەرۆکی پەرلەمانێ چکی ژمارە لەوانەیە ژمارەت ئەندامێت پەرلەمانە بێتە گۆڕین بەڵام ڕێژە شتێکی یاسایی منطقیە کە ڕێژە بێتە بەحسکردن پێ باشە یەک سەر سێ ئەندامانی پەرلەمان. زۆر سپاس. باشە سپاس. سەرنج و تێبینی ئێوە بەڕێزان سەرۆک و ئەندامانی لیژنەی پەیوەندیدار بەڕێز دکتۆر سراج ناونە نووسراوە فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان سیراج شێخ ئەحمەد من پاڵپشتی ڕای یەکەمەکەم بەڕایەکی گونجاوی ئەزانم بۆیە پاڵپشتی ئەم ڕای ئەەکەم لەبەر ئەم هۆیانەی خوارەوە. یەک ڕای یەکەم لەگەڵ مەناخ و کەش و هەوای سارد و گەرمی گونجاوە چونکە مانجی 7 قیمەی گەرمیە و مانجی 1 و 2 لە ڕووی ساردیەوە قیمەی ساردیە. دووەم خاڵ ڕای یەکەم بۆیە بەپەسەندی ئەزانم لەگەڵ پشووی قوتابخانەکانی خانەوادە و مناڵەکان واتە سەورەکەم زۆر گونجاوە ئەندامی پەرلەمان ئەتوانی لە کاتی پشوەکان کارەکانی خۆی تەنظیم بکاتن بەڵام ئەگەر بێت و لە مانگی هەشتا ئەندامی پەرلەمان لە دەوامدا بێ منداڵەکان لە پشوودا من پێم مابیتن یعنی نەوعک لە جەنجاڵی و لە نەوعک لە غێر تەنظیمی لە خانەوادەکان و ئەندامانی پەرلەمان دروست ئەبێ ناکرێ ئیشەکانی خۆیان بە یەکڕایی بکەن بە پێچەوانەوە ئەوانەی و پاشان عوتڵەی سەر ساڵیش بە هەمان شێوە عوتڵەی سەر ساڵیش کە مانجی 12 تەسەورەکەم ئەگەر بکەویتە پشووی پەرلەمان ئەندامان سوود لێ وەرەگرن بەڵام ئەگەر بێت و لە قیمەی دەوامدابی ناکرێت و لە پشوەکانی سەرچاڵی سوود لێ بگری پاشان پسپۆران و شارەزایانی یاسایی کە شتێکی وایان ڕێکی خستیە پێم مابی بێ حکمت نەبووە پسپۆران و شارەزایانی یاسایی کە ئەم بابەتیان ڕێکخستێ بێ حکمت نەبووە لەبەر ئەوەی ئەوان ئەیانزانی بەو شێوازە نەبیتن لەوانەیە ئەندامانی پەرلەمان ناتوانن سوود لە کاتەکانی خۆیان وەربگرن و زۆر سپاس. زۆر سپاس. فەرموون بەڕێزان سەرۆکایەتی و ئەندامانی لیژنەی کاتی پەیڕەو فەرموو کاک دکتۆر فرسەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان شتێکی وامان نییە چونکە ئەوانە دەبێت لە نەتیجە هەر بخەینە دەنگدان لە سەر ڕای یەکە بوو دووەم بەس ئەوەی کە نووسرایە لە نێوان دوو وەرزی یاسادانان هەر ڕاستە ئەو قسەیەش لەبەرەوەی ئەگەر بە سێ وەرزەکە شوەری بگری لە نێوان ئەو دوو وەرزە مانگێک هەیە لە نێوان وەرزی پاییزە وەرزی هاوینە مانگێک هەیە ئەو مانگە ئەندامانی پەرلەمان و لیژنەکان ئیشی خۆیانەکەن مەبەست ئەوەیە ئەوەی تریان لە زەنابیشت ئاماژت پێدا بەڕێز سەرۆکی پەرلەمان بەپێی یاسای پەرلەمانیش لە حاڵەتی دی تازە سەیرمان کرد لە کۆبوونەوەی نەئاسایی کە
سەرۆکی هەرێم دەتوانێت داوای بکە سەرۆکی حکوومەت دەتوانێت داوای بکە ڕێژەی یاسایی ئەندامانی پەرلەمان دەتوانێت داوای بکە زۆر حاڵەتێکی ئاساییە ئەوە نییە کە ئێمە پەیڕەو بۆ خۆمان دادەنین سەرۆکی ئەنجومەنی وەزیران نەتوانێت داوای 10 ڕۆژ بکات کە وەزیفەیەکی طارئ لە حکوومەت دێتە پێش پێم وایە حاڵەتێکی زۆر ئاساییە مادام ئێمەش لە نظام پەرلەمانیە تەنسیق و تەعاون لەگەڵ حکوومەتەیە پێویستمان بەیەکە بی 10 ڕۆژ یارمەتی حکوومەت دەین پرۆژەیەکیان لەبەردەستە لە پەرلەمان تەواو بکرێ پێم وایە ئەمە بەم شێوەیە هیچ شتێکی تری تێدا نییە بەڕێز دکتۆرە بەهار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بۆی کە پەرلەمانتاران و لیژنەکان لا ببرێن ئەمە پەرلەمانتار ئیشێکی هەیە وەکو شخصی پەرلەمانتار بە تاک لە ناو لیژنەش لیژنەش بە کۆ ئیشێکی هەیە بۆیە ناکرێ ئەوە لا ببرێ بەڵام ئەو پێشنیارەی کەوترا سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەوە زیاتر لە 3 کەس داوایان کردو بۆیە بێ بخرێتە ناو ئەوانەی کە دەخرێنە دەنگدانەوە بە دەنگدانێک لای بکرێتەوە باشە من تەنها و سەرنجەم هەیە کە ئەو شتانەی کە لە یاساکانە هەن یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان یاسای ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان پێویستەکە لەم پەیڕەوە جێبکەینەوە پێویستەکە شتێک لەم پەیڕەوە نەبێ پێچەوانەی یاسا کارپێکراوەکانی هەرێمی کوردستان بێت چونکە پەیڕە و ناگونجێ پێچەوانی یاسا کارپێکراوەکان بێ بۆیە ئەو شتانی کە پێچەوانەی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستانن پێویستەکات لە پەیڕەوە نەبێ و تەنانەت ئەگەر ئێستەتیایەتی پێویستەکات معالەجەی بکەین بەڕاستی بەڕێز کاک سۆران عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوو تێبینیم هەیە یەکەمیان بەکارهێنانی پشووی پەرلەمان بەڕاستی ئێمە لە پەیڕەوی ئێستەی بکار و ماوەی ڕابردووش پێوەی گیرەوە دەبووین چونکە ئەوە لای خەڵک دروست بووە کە دەڵی پشوو واتە وەک هەر پشوویەکی تر کە لە هەرێمی کوردستان هیچ کەس هیچ ئەرک و بەرپرسیارەتیەکی لەسەر نییە بەڵام ئێمە دیسان جەخت دەکەینەوە شتێک لێرە و لە پەیڕەوی بەرکاریش نییە بە ناوی پشوو ئێمە دوو شتمان هێناوە ناومان ناوە وەرزی گرێدان جا دووە یاسێ ڕەئیەکان دوای دەخرێتە دەنگدان بۆیە هیوادارم لەوە دەرباز بین کە پشوو نییە لە بەرەوەی تاکید کراوەتەوە پەرلەمانتاران لیژنەمەعنیەکان لە کاری خۆیانان لە نێوان هەردوو وەرزی گرێدانەکان یا هەر سێ وەرز بێ تێبینەیەکی تریژەر بۆ خۆمانە دوایی هیوادارم معالەجەی کەین ئێمە ناومان ناوە وەرزی گرێدان دەڵێن دوو وەرزی گرێدان هەیە بەڵام لە خاڵی دوو دەڵێن وەرزی یاسادانان ڕەنگە ئەوەش یەک بخرێ باشە سپاس ڕاستە وایە کاک عومەر نوقتەی نظامی بەرز سەرۆکی پەرلەمان هەڵەیەک ڕووی داوە پێم وستە هاوکاریان بکەم ڕاست بێتەوە چکە جەنابی دکتۆر فرسەد وتی لە نێوان دوو وەرزی یاساداران یعنی على ئاساس ئێمە ئەگەر سەرنجی خاڵی 4 دەنووسراوە دوو وەرزەکە ئێمە لەسەر ئەوە سەرنجمانە بوو دوو وەرزەکە لە خاڵی 4 تەنها ڕاستکردنەوەی بۆ جەنابی دکتۆر فرسەد بەڵێ بەڵێ باش لە خاڵی 4 نووسراوە دوو وەرزەکە لەکوێ کاک عومەر پەرلەمان بۆی هەیە دوای ئەوڵێ بە دەنگی زۆرینەی ڕەهای ئەندامەکان ماوەی گرێدانی هەر یەک لە دوو وەرزەکە ئەلێ وایە بڕیارەکە دراوە بەڵێ بەڵێ ڕاستە بەڵێ ئەوە بەڵێ ئەگەر کرا بە سێ وەرزەوە بەسی دکتۆر شێرکۆ ئەوە بوو کە لەسەر ناوە تەڕی کرد بەڵێ بەڵێ باش باشە دەست خۆش ئەچینە سەر مادەی دوای ئەو کە مادەی 8 مادەی 8 یەکەم سەرۆکایەتی پەرلەمان یالانی کەم سێیەکی ژمارەی ئەندامان بۆیان هەیە بانگێشتی کۆبوونەوەیەکی نائاسایی بکەن کۆبوونەوەکەش تەنیا بۆ تێڕوانینی ئەو بابەتانە دەبێت کە لە بانگێشتەکەدا دیاری کراون دووەم سەرۆکی پەرلەمان لە کاتی پێویستدا لە سەرداوای سەرۆکی هەرێم یان سەرۆکی ئەنجومەنی وەزیران بانگێشتی کۆبوونەوەیەکی نائاسایی دەکات باش شتێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە با ناوی خۆی بنووسێ بس أو
باش خاتو زوزان صادق برای سروکی پارلمانی من بسیاره که های از حس کم لجنه بمارون که نکل سر بدتن تخالو ایکی دایهاتی سروکاتی پارلمانیان لانی کم سی یکی جماره اندامان بوی هیا بانگشی کوبونوی نه آسایی بکتن ام سی یکی چنده یک لسر سی يعني تو البيروي كيفن دا اكل سر تشاربو يعني الفيري بسيارة من اوف عبرت شيا يعني كريا اكل سر سيون اكل سر تشاري عبرت شيا الجهورينا افيريدا سباس باش سباس برسكك صالح فقيه برای سەرۆکی پەرلەمان سەرۆکایەتی پەرلەمان پێشتر پێناسە کراوە دەستەی سەرۆکایەتی ئەوەی بۆیان هەیە ڕەنگە وشەیەکی تری بۆ بدۆزێتەوە مستەڵاحیتر بێت دەتوانن یان هەر خاڵێکی تر بێ لە هەردوو خاڵەکە باس کۆبوونەوەیەکی کردووە لە باتی کۆبوونەوەیەکی هەر کۆبوونەوەی ئاسایی بێ لە خاڵی دۆما سەرۆکی پەرلەمان لە کاتی پێویستا و لە کاتی پێویستەی ناوێ مادەم هەر لەسەر داوای سەرۆکی هەرێمیان سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێت دیارە شتێکی پێویستە بۆیە بانگێشتەکەن و سپاس باشە سپاس بەڕێز کاک عادلعەزیز بەڕێز سەرۆکی پەرلەمان خاڵی یەک گەڵێ سەرۆکایەتی پەرلەمان یان لانی کەم سەیەکی ژمارەی ئەندامان بۆیان هەیە لێرەدا ینی هەست بە نەوعێک لەواکەین کە سەرۆکی پەرلەمان بە تەواوەتی سەلاحیەتەکانی لێ سەنراوەتەوە ینی ئەوە گەشە بوو لە سەلاحیەتەکانی سەرۆکی پەرلەمان کە داوای کۆبوونەوەی ئاسایی بکە لە خاڵی دوودا ئەڵێ سەرۆکی پەرلەمان لە کاتی پێویستانی سەرۆکی هەرێمیان سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەتوانن داوای بانگەشتی کۆبوونەوەی ئاسایی بکەن بەڵام لێرە سەلاحیەت لە سەرۆکی پەرلەمان سەنراوەتەوە کە داوای کۆبوونەوەی ئاسایی بکە لەبەرەوە من پێم باشە ئەو سەلاحیەتە لێرەدا بگەڕێتەوە بۆ سەرۆکی پەرلەمان یان لانی کەم سێ باشە سپاس خاتو زولفا محمود بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری پێشنیازەکەی کاک عادلعەزیز دەکەم باشە سپاس بەڕێز خاتو مونیرە عوسمان بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری قسەکەی کاک عادل دەکەم سپاس خاتو پەروا عەلی بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە خاڵی یەکەم بەڵێ منیش پێم وایە ئەبێ سەرۆکی پەرلەمان بێ سەبارەت بە خاڵی دووهەم خۆی لەویا وتراوە سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران کەواتە سەرۆکی پەرلەمانیش دیسانە و دووبارە کراوەتەوە ئەگەر لە خاڵی یەکەمە ئەوە لا ببرێت دژی مادەی 49 یاسای هەڵبژاردنەکانە کە گرنگە ئەوە لە بەرچاو بگیرێ باشە سپاس بەڕێز دکتۆرە بار محمود بەڕێز سەرۆکی پەرلەمان هەرچەندە من خۆم لە پەیڕەوەکە بەشدار بووم بەڵام ئێستا هەستمان پێ کردووە کە لە یاسای هەڵبژاردنە بڕگەی دووەم لە مادەی 49 ئەڵێ سەرۆکی پەرلەمان یعنی سەرۆکی پەرلەمان یالانی کەم سەیەکی ژمارەی ئەندامەکانی بۆیان هەیە داوای بەستنی دانیشتنی نائاسایی بکەن بۆیە ئەبێ ئەمە یعنی بەبێ دەنگدان سەرۆکایەتی بکرێتە سەرۆک بۆی گونجاو بێ لەگەڵ ئەو یاسایە باشە سپاس بەڕێز کاک عومەر عنایەت دیارە یەک جارکردنتان بە یەکەم وە ئەمجار لە بیر چووم بەڕێز سەرۆکی پەرلەمان وشەی کۆبوونەوە هاتووە لە هەر سێکیابێ بکرێ بە دانیشتن ئەوەی کێ لە سەرنجەکە بۆ معالەجەکردنی ئەو ئەگەر داوای کۆبوونەوەی نائاسایی کرا و نیساب تەواو نەبوو من پێشنیارەکەم بەم شێوەیە معالەجە بکرێت لە ئەخیری هەردوو بڕگەکەەوە بنووسێ ئەگەر لە وادەی دیاری کراودا ڕێژەی یاسایی تەواو نەبوو بۆ بەستبنی دانیشتنەکە سەرۆکی پەرلەمان وادەیەکی دیاری بکات بۆ هەمان ببەست وەک ئەوەی کە ئێمە داوای دانیشتنی ئاساییمان کرد ڕێژەی یاسایی ئەندامانی پەرلەمانی بەڕێز شەرت نییە بۆ بابەتێکی وا حەساس بێ لەوانێ بابەتێکی کە بێ بابەتی ترێ ئێمە ئێستا باز لە پەرلەمانی ئەەکەین کە سبێنێ بۆ دەیان ساڵ ئەمەمە دانێن ئەم پەیڕەوە مجموعەی ئەندامی پەرلەمان ژمارەی یاسایی داوای دانیشتێکی پەرلەمانەکەن ئەو دانیشتنە ئەگەر تەواو نەبوو سوتفە لە سەفەر بوون لە دەرەوە بوون لە خارج بوون و نیساب تەواو نەبوو سەرۆکی پەرلەمان بۆی هەبێ داوا وادەیەکی تر دیاری بکە یەک جار وادەی کە دیاری بکە تا ئەو کاتێ نیساب تەواو بێ بۆی جارێککە ئیمزا کۆ نەکرێتەوە ینی بۆی یەک لە سەرسەی ئەندامان جارێکە واژە کۆ بکەنەوە باشە سپاس معالەجە بکرێ ئەو بابەت زۆر سپاس بەڵێ باشە سپاس فەرموون بەڕێزان سەرۆک ئەندامانی لیژنەی کاتی پەیڕەو فەرموو بەڕێز دکتۆر فورسەت بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیاری ئەوە کرا بۆچی یەک لە سەرسێ لەبەر ئەوەی یەک لە سەر چارمان کردێک لە سەرسێ تاوەکو لەگەڵ یاسایی
هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بگونجێت چکە لەوێ یەک لەسەر سێ بوو لە پەیڕەو یەک لەسەر چار بوو سەبارەت بەەوە سەرۆکایەتی بکرێتە سەرۆک هیچ کێشەی تێدانە با بکرێتە سەرۆک بەڵام هیچ یعنی تعارضش ناکات لەگەڵ یاسایی چکە تو نای دەسەڵاتەکە فراوانەکەی لە جیاتی تەنها سەرۆک بڕیار بە سەرۆکایەتی بەس ئەگەر ئەوەی دەیخینە ئەو کاتی سیاغی دەکەینەوە کێشەی تێدانە ئەوەی تریش لە چوارچێوەی با بڵێن سیاغەکان ئەو مادێ دواتر ڕای ئەندامان دەنووسینەوە زۆر سپاس باش سپاس سەرنجی تر نییە وانە ئەچینە مادەی نۆ فەرمونون مادەی نۆ کە کۆتا مادەی بەشی دووەمە یەکەم لەسەر ئەم بڕگەیە دوو ڕاهەیە ڕای یەکەم دانیشتەکانی پەرلەمان بە ئاشکرا دەبن و دەشێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەخش بکرێن ڕای دووەم دانیشتەکانی پەرلەمان بە ئاشکرا دەبن دووەم دەکرێت دانیشتەکانی پەرلەمان لەسەر داوای سەرۆک یان سەرۆکی هەرێم یان سەرۆکی ئەنجومەنی وەزیران یان یەک لەسەر چواری ئەندامان و بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان نهێنی بن کێ قسەی هەیە لەسەر ئەم مادەیە مادەی ئەوەی جلسە نهێنی بێت بەڕێز کاک بێسوون فایق بەڵێ من لەگەڵ ڕای یەکەم لە فقرەی یەکەم دانیشتەکانی بەنی بەم شێوەی لێ بکرێت دانیشتەکانی پەرلەمان بە ئاشکرا دەبن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ پەخش دەکرێن واتە وشەی دەشێ لا ببرێ بۆ دووەمیش بەم شێوەیەی لێ بکرێ دەکرێت دانیشتەکانی پەرلەمان لەسەر داوای یەک لەسەر چواری ئەندامان و بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان نهێنی بنواتە ئەوەی کە دەکەوێتە لەسەر داواکە تا ئەوێ لا ببرێ زۆر سپاس باشە سپاس خاتو وەحیدە یاقوو بەرێ سەرۆکی پەرلەمانی ئەتبێژم گە ڕایە دووەم دانیشتەکانی پەرلەمانی ئاشکرا دەبن چکۆ گەلک جارە متعلقة بتشتت نهيني يعني منشن سر دعوة يعني دانشتني برلماني ديك يعني قرأ يا دوام باشا سپاس برز دكتور شركو حما أمين برز سروچ برلمان پشتیوانی لقسەکانی هاوڕێم بێسم فایقەکەم باشا سپاس خاتو زوزان صادق برز سروکی پەرلەمانی نقطة دوی دا او اکسر چاره اگر ام تنسیق بکن گل او رجید بوری دا ما گوتین اکسر سه پیشنیارد کم کو او دول سر سه بیتن جان زانم کنه دی چه تنسیق بیتن باش سپاس برز که قادر وتمان برز سروکی پرلمان رای یکم با پسند دزانم هر وقت بیستون وتی سبارت بدوه میش لراسیدا دەکرێت دانیشتەکانی پەرلەمان لەسەر داوای سەرۆک و وەزیران عەفو سەرۆک یان یەک لەسەر چواری ئەندامان بە ڕەزامەندی یا بە دەنگی زۆرینەی ڕەهای ئامادەبووان بە نهێنی بن چونکە زۆر جار دەسەڵاتی جێبەجێکردن هیچ شتێکی نهێنی نییە کە داوای کۆبوون دانیشتنی نهێنی دەکا تەنها لەسەرەوەیە کە تەقەبولی ڕەخنە ناکات لە سیاسەتەکانی یا لە پلانەکانیان بەڵام ڕێژ دەکەوێت کە لەو پەرلەمانە بابەتی گرنگ و تاوتوی پرسی گرنگ بکرێت کە بهێنێت دانیشتنی نهێنی بۆ ساز بدرێ بۆیە بەمەرج بگیرێت بە دەنگی ینی زۆرینەی ڕەها دانیشتەکان بکرێن بە نهێنی هەرچەندە لێرەدا بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبووان وتراوە بکرێت بە
باش سپاس بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکەی من کرا کە ڕام لەگەڵ ڕای یەکەمەوە دەستان خۆش بێت باش سپاس بەڕێز کاکڤیان کاکڤەمانەوە نیە خاتو ڤیان عەباس إشكالي نو فرقينيا برای سروک پارلمانی نسبت ماده دوم آن ماده نه ببره از خاله ایکما بس في شوي بیتن رینشتن پارلمانی دت آشکرا بنو و همی دستگاهن راگهاندن هیا راستا خو پخش بکن اول خاله ایک نسبت خاله دو دی في شوي بیتن السر دخواست سروک هرمه یان سروک جوات وزیران یان سروکاتی پارلمان کردستانه یان رزمندی دول سرسه یا انداماری نشتن دیب نهینی بیتن اجبر کو اگر باب زوری حساس بیتن یعنی وی فتره بیتن رزمندی دول سرسه اندام پارلمانا بتورگرتن و گلکس باس باش سپاس خاتو بهار عبدالرحمن بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە ئەم مادەیە پەیوەستە بە مەبدەئی شەفافیەتەوانەیە کە ئێمە بێ برێوی پێبین لە هەرێمی کوردستانە بۆیە لەگەڵ ڕای یەکەمم و وشەی دەشێتەکە لا ببرێ بۆ ئەوەی زیاتر ئەو مەبدەئە بچەسپێ دارە کە دەست پێم نەڕۆ ڕای دووەم خاڵی دووەم من پێشنیارەکەم تەنها ئەوەندە بنووسێت دەکرێت دانیشتەکانی پەرلەمان لەسەر داوای یەک لە سەرچواری ئەندامان و بە ڕەزامەندی زۆرینەی ئامادەبوان نهێنی بن چونکە پێم وایە پەرلەمانتاران هێندە هۆشیاریان هەیە ئەگەر بابەتێک پێویستی بەوە کرد نهێنی بێ خۆیان بڕیار بن کە نهێنی بێ پێویست ناکا هیچ کەسێکی کە ئەو پێشنیارە بکە زۆر سپاس باشە سپاس بەڕێز کاک برزوو مەجید بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕگەی دووەم لە مادەینۆ دەکرێت دانیشتەکانی پەرلەمان لەسەر داوای سەرۆک یان سەرۆکی هەرێمی سەرۆکی ئەنجومەنی وەزیران خۆ دانیشتەکانی پەرلەمان تەنها تایبەتە بە سەرۆکایەتی پەرلەمان و ئەندامانی پەرلەمان بۆیە لێرە پێویستی بە تەمیز و تەحدیدێک هەیە ئەگە بابەتێک پەیوەندی بە سەرۆکایەتی هەرێم یان بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هەبوو دەکرێت ئەوانش ڕایان هەبێت داواکاریان هەبێت بۆیە لێرە تەمیز و جیاکارێکمان پێویستە چونکە بەگشتی دانیشتەکان پەیوەستە بە سەرۆکایەتی پەرلەمان و ئەندامانی پەرلەمان ئەی ئەو بابەتانی کە پەیوەندی نەبوو بە سەرۆکایەتی هەرێم و بە ئەنجومەنی وەزیران ئەوان یعنی بە چ میکانیزمێک داوا دەکەن ئەمە نهێنی بە یان نهێنی نەبێت بۆیە تەمیزێک پێویستە و سپاس باشە سپاس بەڕێز مامۆستا هەورامان حەمە شەریف بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی نۆ لەسەر بڕگەی یەکەم ڕای یەکەم لاپەسەندە باشە سپاس بەڕێز کاک خەڵەف ئەحمەد بەڕێز سەرۆکی پەرلەمان لە خاڵی دووهەم ئەو بابەتانەی کە ڕەهەندێکی نەتەوەییان هەیە و مەترسی بۆ ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستان دروست ئەکا پێشنیارەکەم ئاوای لێ بکرێت کە ئەو بابەتانەی ئەم ئەچنە ئەم چوارچێوەیەوە لەسەر داوای سەرۆکایەتی هەرێمی کوردستان یان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بە ڕەزامەندی یەک لە سەرچواری ئەندامانی پەرلەمان دانیشتەکە بکرێ بە نهێنی نەک سەرۆکی پەرلەمان و سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە یەک مستەوایە بنچکە سەرۆکی پەرلەمان بۆ خۆی بەرپرسە لە ئیدارەدانی دانیشتەکان و لێرەش دیاری نەکری ئەتوانێت ئەو ڕایە تەرەفکە بۆیە ئەوەی بۆ زیاد بکرێ ئەو بابەتانەی کە هەستیارێکی نەتەوەیان هەیە و لە چوارچێوەیەکی ئاسایشی نەتەوەیان ترسی بۆ ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستان دروستەکە لەسەر پێشنیاری سەرۆکی هەرێم یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە ڕەزامەندی یەک لە سەرچواری ئەندامانی پەرلەمان دانیشتەکە بکرێ بە نهێنی زۆر سپاس ئێستا سەرۆک و ئەندامانی لیژنەی کاتی پەیڕە و ئەگەر سەرنج و تێبینێتە کاک بەزات جنابی شخصەت هەیە ناو نەنووسرا بۆ فەرموو پورا والله نویسی بس دیاره برای سروک پارلمانی مدونه از گرایی که ما یکم گرایی که ما دوهم از ویژه من بو اندام پارلمان هر کسی که دواب کرد نهینی بید نتیجه بدنگ دانید اندام پارلمان دیکلا بیت برند از گلندی ما برازیمندی زورینه رها اضافه بیت کردن هنگی وقتا زوریتا بهولان بنافولا پارلمانی کام نهینی بیت یا نه سپاس باشه سپاس فەرمونون سەرۆک ئەندامانی لیژنەی کاتی پەیڕە و بەڕێز دکتۆر فرسەت سۆفی بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە ئەم بابەتەش پێویستی بەوەی ڕوونکردنەوەیکی جارێش کە گشتی بدەینەوە لەسەرەوە ئەنی بەڕاستی ئێمە پێمان بڕیارماندایە پەرلەمان قەتعکەین لە جەزیرەیەکی دابنین جیاواز لە حکوومەت
یعنی بەڕاستی ئەوەی ئێستا من لە مناقەشات گوێم دەمانەوێت پەرلەمان لە جەزیرەیەک بی و بە هیچ ڕایەڵەیەک بە حکوومەت و بە هیچ شوێنێکی تر نەبەسترێتەوە کە لە ڕاستیدا پێمان خۆشبی پێمان ناخۆشبی ئێمە و حکوومەت پێکەوەین یعنی ناکرێ بڵێ حکوومەت چی نهێنی هەیە تاوەکو داوای دانیشتنی نهێنی بکە یعنی ئەسڵەن داواکردنە حەقی داواکردنیشی پێنادەی تەنها داوا دەکات لێرە ڕەفزی کۆ کە داوای کرد زانیت بابەتەکە پەیوەست نییە بە ئەو زانیت پەیوەست نییە بە حکوومەت زانیت نهێنی نییە تۆ حەقی ڕەفز لە لای تووە تەنها ئەو داوایەک دەکات بۆیە بە تەسەوڕی من ینی بەو ڕۆحیەتە ئێمە ناتوانین پەیڕەوێکی باش بنووسینەوە وەمە پەیڕە و لە سویسرا نانووسین لە حکوومەتی جەمعیە ئەوەی ئێوە دەیڵێن پەرلەمانێک هەموو شت و حکوومەت نابێ هیچ وجودێکی هەبێ ئەمە من هیچ مەبەست ئەوە نییە بەڵام لە هەموو سیستەمی پەرلەمانی وڵاتانی دنیا بە تەحەداوە دەڵێم ئەوە لە بەردەستانە بڕۆن سەیریکەن بزانە حکوومەت دەتوانێت داوا بکە کۆبوونەوە بکرێتە نهێنییانە لە هەندێک حاڵەتی تایبەت یعنی دەکرێت ئێمە لە دەرەوەی هەموو ئەو دنیای خۆمان دابڕینین لەبەر ئەوەی زروفێک هاتە پێش ئیتر هەز دەکەی لە مادەی یەکەمەوە تا ئاخیر بەو ئاراستەیە بڕۆی من پێم وایە نە سەرکەوتوو دەبین لە نووسینەوەی ئەم پەیڕەوە نە بەو ڕوحیەتەش من وەکو سەرۆکی لیژنەی پەیڕە و ناتوانم بەو شێوە بەردەوام بم بەڕاستی یعنی لە ئەوەلەوە ئێمە دەستمان بە مناقەشە کردووە هەموو لەو ئیتفاقیانەی کە کردومانە لەسەر مەبادی ئەساسی ئەم پەیڕەوە خەریکە هەڵدەگەڕێینەوە و دەگەڕێینەوە سەر ئەو تەشەنوجات و ئەو وەزعی کە لە ناو کوردستان دروست بووە و دێ ئەوڕۆ لە مناقەشاتی مە ڕەنگ دەداتەوە یعنی ئەگەرە تو پێتڕاوانە بی تەنها سەرۆک وەزیران تێکی تایبەت دێتە پێش کۆبوونەوە نهێنی بی تەنها داوا دەکا بڕیار بۆ پەرلەمانە من پێم وایە بەڕاستی ئەمە دروستکردنی دابڕانێکی تاوە لە بینی پەرلەمان و لە بینی حکوومەت کە ئەوەش لە هەموو سیستەمێک بگونجێ لە سیستەمی پەرلەمانی ناگونجێ کە قسەی سەرزار و بزمانی هەر هەمومانە ئەوەی تر سەبارەت بە پەخش ئێمە زۆر مناقەشەی ئەو بابەتەمان کرد پەخش سەرچاو ڕەئی یەکەم بەڵام تۆ ناکرێت فەزائیەک ناچار بکەی بڵێ ئیلە دەبی بۆم پەخشکەی فەرموو ئێستا ئێمە قسە دەکەین لێمان وەڕەز بوون کەس بۆمان پەخش ناکە ئەگەر دەشێتی لابەی ئەگەر ئێستا پەخش نەڕوە ڕاستە و خۆ دەبی ڕابگیرێت وەکو ئەوەی ئێوە دەیڵێن بەشێکتان ئەگەر دەشێت لابچی دەبی کۆبوونەوە هەڵگرین چونکە یەکێک لە ڕوکنەکانی کۆبوونەوە نەمایە ئەویش کەسمان بۆ پەخش ناکە ڕاستە و خۆ بۆیە ئێمە کەلیمەی دەشێتماندانە بۆ ئەوەی ئیجباری فەزائیات نەکەین ئیلە دەبی پەخشی ڕاستە و خۆمان بۆ بکەی سوپاس بەڕێز دکتۆرە بەهار پێشەوەی کە جەنابەت قسە بکەی من چەند سەرنجێکم هەیە هیوادارم سەرۆک و ئەندامانی لیژنەی پەیڕە و سەنگیان فراوان بێ بۆ سەرنج و تێبینیەکانی ئەندامانی پەرلەمان بەڵام هیوادارم ئەندامانی پەرلەمانیش بە ڕوئەیەکی واسعەوە بە ڕوئەیەکی فراوانەوە گفتوگۆ لەسەر پەیڕەوی ناوخۆ بکەن هەندێک شت پێویست ناکات بکرێ بە گرفتی گەورە مادەم بڕیار لە لای پەرلەمانی کوردستان بێ کە دانیشتنی ئەکا بە نهێنی یان نایکە ئەوە بەڕاستی پێشنیارکردنی ئەو بابەتە لەلایەن سەرۆکی حکوومەت تەنانەت من پێم وایە لەلایەن وەزیری پەیوەندیداریش ئەگەر هەر وەزیرێک بابەتێک لە پەرلەمانە باسەکە پێی وایە کە پێویستەکات نهێنی بێ بۆچی ئیحراجی بێتە سەر ئەندامانی پەرلەمان داوای دانیشتنەکە بکەن بیکەن بە نهێنی بەڕێزانەوە خۆتان نەزانن چەند جار حکوومەت هاتووەتە پەرلەمان وەزیری پەیوەندیدار هاتووەتە پەرلەمان لە پەرلەمان داوای ئەویان کردووە دانیشتن نهێنی بێ ئێوە ناچار بوون داواتان کردووە واژۆتان کۆ کردوێتەوە بۆی دانیشتن بکرێ بە نهێنی جا ئەگەر سەرۆکی حکوومەت خۆی ئەوێ دانیشتن نهێنی بێ با خۆی داوای بکە بەڵام ئەوە دوجار ئەندامانی پەرلەمانن کە دەنگ لەسەر ئەم بابەتادەن بۆیە منیش پێم وایە ئەم بابەتە پێویست ناکات ئەوەندە حساسەتی لەسەر دروست بکرێ بەڵام لە هەمان کاتیشە داوا لە بەڕێزان سەرۆک و ئەندامانی لیژنەی کاتی پەیڕەوەکەین کە سنگیان فراوان بێ بۆ ڕای ئەندامانی پەرلەمانیش ڕاو بیر و بۆچوونی خۆیان دەرەبڕن بەڕێز دکتۆرە بەهار فەرموو بەڕێز سەرۆکی پەرلەمان لەگەڵەوەی من لەگەڵ ئەوەم کە سەرۆکی هەرێم یا سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆی هەبێت داوای ئەوە بکا بەڵام لە مادەی 52 لە یاسای هەڵبژاردن بەو شێوەیە هاتووەڵە دانیشتنەکانی پەرلەمان ئاشکران و دەشێت لەسەر داوای سەرۆکی پەرلەمان یا لانی کەم چواریەکی ئەندامەکانی و ڕەزامەندی پەرلەمان بە زۆرینەی ئامادەبووەکان دانیشتنەکە نهێنی بێت بۆیە من وام پێ باشە ئێمە ئەم بڕگەی وەک خۆی نەقڵ بکەین بۆی تعاروز نەبێ ئەگە بڕگەیەکی تر ئیضافە بکەین بڵێین سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە کاتی پێویستدا
يعني لە کاتی پێویست واتە ئەو کاتێک ئەوان پێویستیانە بۆی هەم تەعاڕوزیش نەبێ لەگەڵەوە ئەو حەقەش لەوان نەسەنینەوە. باشە سپاس بەڕێزان ئێستا دانیشتنەکەمان نقطەی نظامی بەڕێز دکتۆرە ڕێواز ئەندامی لیژنەی بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەم ئیشکالەتێک کە ئێستا دروستە بێ بۆ مەسلەی تعاڕوز لە بینی ئەم پەیڕەوە و لە بینی قانونەکانی کە ڕەهەندی دەستوریان هەیە پەیوەندی بەوە هەیە کاتی خۆی ئەگەر ڕەفیقەکانم لە لیژنە بیریان بێ ئێمە خەریکی داڕشتنی ئەم پرۆژەیە بووین وتمانەم پەیڕەواکەین بە قانون. بۆیە ئەو دەستکاریانی کە کردومانە یعنی هەندێک دەستکاریمان کردووە لەناو ئەم پرۆژەی پەیڕەوەیە کە ڕەنگە لە یاسای هەڵبژاردن یا لە یاسای سەرۆکایەتیا بە جۆرێکی ترەوە تر بێ پەیوەندی بەو اتفاقە پێشوەختەی لیژنەکەەوە هەیە کە وتمان دەبێ قانون بێ ئەگەر بەڕێزان ئەویان لە بیرما بێ. بۆیە ینی ئیزافەکردنی شتێک بە تعاڕوز حساب ناکرێ. ئەو بیرۆکەی دکتۆرە بەهار باسێکە بە تعاڕوز ئەژمار ناکرێ و بەڕێی من ئەگەر ئێمە بڕیانمان داوە سیستم پەرلەمانی بێ لە ئایندەیە دەبێ ڕایەڵێک لە نێوان ئێمە و حکوومەتە هەبێ. بۆیە زۆر طبیعیە دەسەڵاتی جێبەجێکردن داوا بکان نهێنی بێ دانیشتنێک بەڵام دەکرێت ئێمە ئەگەر پێمان وابوو ئەوەی ئەو داوایەکە منطقی نییە بە دەنگدان لێرە لەسەر خۆمان یعنی ئەوە یەکلایی بکەینەوە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. ئێستا ئەم بابەتی کە لە بەردەستی ئێمەیە بەڕێز کاکسۆران ئەم بابەتی کە لە بەردەستی ئێمەیە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە یاسای ناوخۆی پەرلەمان نییە لەبەرەوەی بەڕێز سەزانیت بەڕێز دکتۆرە ڕێواز کە پێشکەشکردنی پرۆژە یاسا بە شێوازی ترە ئێمە لیژنەیەکمان پێکێناوە بڕێرێک لە پەرلەمان بۆ سەر لە نوێ داڕشتنەوەی پەیڕەوی ناوخۆ بۆیە لێرەیە ئێستا ئەمە پەیڕەوە کە نابێت پێچەوانە بێت لەگەڵ یاسا بەرکارەکان بەڵام ڕەنگە ئیزافەکردنیش دژی نەبێت بەڵام لەو بابەتانی کە دژیەکی دروستە بێت لەگەڵ یاساکان پێویستەکات ئاگامان لی بێ. بەڕێز کاکسۆران عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵا لەسەر ئەو مەوزوعی پەخشی ڕاستەوخۆ هەڵبەت لە لیژنەکەژە و کاتە ئەو ئیشکالە دروست بوو ئایا پەخشی ڕاستەوخۆ مەبەستەوەیە کەناڵەکان نەقلیکەن یا مەبەست ئەوەیە ئەم کۆبوونەوەیە لەم ڕاستەوخۆی لە پشتمانە بچێتە سنتەری میدیا کێ وەرێگرێ کێ پەخشێکە ئێمە نەمولزەمێکەین نە عیلاقەمانەیە نەک ئیلا ئەبێ کەناڵێک پەخشیکە واتای پەخشی ڕاستەوخۆ نەخێر واتە پەخشەکەی پەرلەمان بدرێ بە سنتەری میدیا کێ وەرێگرێ وەریگرێ ئەوە مەبەستە لە پەخشی ڕاستەوخۆ. باشە سپاس کاگە وەکری جواب زەماندامی لیژنەکە بوو. بەڵێ فەرموو. کەمترین دەرفەت بەم نەدەی بەس من هەرخۆم کەم قساکەم. بەڵێ فەرموو. آخر داوات نەکردو قسە بکەی فەرموو ئێستا قسە بکە. دوو سەرنجم هەیە یەکەم پشتگیری لەو قسەی دکتۆرە ڕێواز دەکەم ئێمە هەمومان وتومانە ئەم پەیڕەوەی 23 ساڵی ڕابردوو پەیڕەوێکی زۆر سەقەتە مستەڵەحاتی زۆرمان بەکارهێنا لەبەرەوە ئێمە هەر بڵین فڵان بڕگە و مادە پێچەوانەی فڵان یاسایە ئەو ئامانجەمان نایەتە دیکە ئەم پەیڕۆی بۆ هەموارەکرێت لەبەرەوە هەندێ بڕگە بەڕای من هەندێشتی گرنگ ئەگەر پێویست بەوە بکە ئێمە یاسایکی بۆ تعدیلکەین نەبێ بیکەین لە پێناوەی کە پێڕێوێکی باشمان هەبێ. دووەم نەک بۆ ئەم لیژنە بەڕێزە کە من سەرۆکی لیژنە بە سوپاسەوە یعنی کە زۆر ماندوو بووە لە هەمومان زیاتر ماندوو بووە بەڵام لە لیژنەکانی تریشا دیقەت دەدەم زۆر جار سەرۆکایەتی لیژنە بیرۆ بۆچوونەکانی خۆی تێکەڵاوکە لەگەڵ هەندێشتی ترا بەڕای من ئەم قسانی ئێستا دوکتۆر فرسەت کردی جەنابیشت بە ڕۆحێتی تەشەنوج و بارگرجی سیاسی و کۆمەڵێشتت هێنایە گۆڕە چونکە ڕای جەنابتان لەگەڵ ئەم ڕایانی کە لەم ئەندامانی لێرە دانیشتون هەمان ڕایە تۆ طبیعی دفاع لە ڕاکی خۆ بکەی منیش طبیعی دفاع لە ڕاکی خۆم بکەم لەبەرەوە نەیبەستین بەشتی ترەوە چونکە ئەمە ڕەئیە. زۆر سپاسانە. باشە سپاس کاکشوان ئەبێ ئەوەی جەناب نقطەی نظامی بێ. بەڵێ فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان مەبەستەکەی من ئەوەیە زۆر لەبە پرۆتۆکۆل تەزیل دەکرێت زۆر جا کەلیمەی سقەت و چتکە بەکاردێ کۆمەڵە کەسانی شارەزا پسپۆر بە مامۆستای خۆمانمان دەزانین پەیڕەوی ناوخۆیان داناوە دەکرێت بۆ ئەو کاتی زۆر باش بووی ناکرێت ئەمە فی سفری بکەین کە ئەنەما هیچ نەکرایە بۆیە چکەوە پرۆتۆکۆل و تەزیل دەکرێت با ڕەنج و خەبات و تێکوشان و ماندیبوونی ئەو کەسە شارەزانە لەبەرچاو بژیرێ و سپاس. باشە سپاس. بەڕێزان دانیشتەکەمان هەڵەگرین بۆ سبەینێک کاتژمێر 10 بەڵێ چاوەڕێکەن بە مشاورەیە بکەین لەگەڵ